بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام بەرنامەی میهری ڕەمەزان خۆشحاڵین خوای پەروەردگار دەرفەتی پێبەخشین ئەم شەویش لە خزمەت هاوکارم کاکە دانیار ئەڵقەی ئەم شەو بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست پێشکەشەکەین. سڵاوتان لەبێت بینەرە ئازیز و خۆشەویستەکانی کەناڵی پەیام خۆشحاڵین جارێکی دیکە هاتینەوە خزمەتتان لە خوای گەورە دەپارڕینەوە کە تاعەت و ڕۆژوو و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ کات ئینشاءڵڵا. ئەم شەویش کۆمەڵێک بابەت و کۆمەڵێک زانیاری نوێ و کۆمەڵێک بابەت کە هەموو شەیە بورگەیەکمانەیە خۆراکیەوە لەگەڵ پەیامنێرانمانە زانیاری دەگوازینەوە بۆ ئێوەی ئازیزی دەگوازینەوە لەگەڵیشیدا بابەتێکمان دیاری کردووە کە ئەم شەو گفتوگۆ و قسە و باسی لێوە دەکەین ئەویش هەلە زێڕینەکانە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا. دیارە خوای گەورە لە ژیانماندا کۆمەڵێک هەلمان پێدەدا تاوەکو بەوەی کە نەچینە ئاگری جەنەوە بە بەهشتی بەرین شادبین. یەکێک لەو هەلە زێڕینانە کە بە مسلمانانی بەخشیوە مانگی پیرۆزی ڕەمەزانە. بزانین چۆن ئەم هەلە بقۆزینەوە، چۆن ئەو کاتانی کە هەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا سوودی لە وەرگین بە عیبادەت و بەوەی کە ڕۆژوو بگرین وەروەها بۆی کە بتوانین یارمەتی هەژاران بدەین و تەبایی و ئاشتەوای لە نێوان مسلماناندا بەرقەرار بکەین. بەڵێ بێگومان ئەم تەوەرێ بە میوانداری مامۆستایەکی بەڕێزە بێت وەک هاوکارم کاک دانیار ئاماژەی پێکرد چەند تەوەرێکی تریش لە هەکبەی بەرنامەکەماندایە. سەرەتا دەچینە لای پەیوەندیە تەلەفۆنیەکانی ئێوە و پرسیاری ئەم شەومان ئامادەیە و پەیوەندیەکانی ئێوە وەرەگرین دواتر ئەچینە سەر تەوەرەی سەرەکی بەرنامەکەمان. زۆر باشە دەچینە لای یەکەمین پەیوەندیمان سەمیعە کەریم لە عەلەیکە سەلام وەرەحمەتوڵڵا تاعەت و ڕۆژوتان قبوڵ بێت ئینشاءڵڵا. خاتو سەمیعە پرسیارەکەت بۆ دەخوێنمەوە دەڵێت درێژترین ئاەت لە قورئانی پیرۆزدا باسی چی دەکات؟ گوێت لێمە؟ بەڵێ دووبارەیەکی تۆ بۆم دووبارەیەکەمەوە؟ بەڵێ درێژترین ئاەت لە قورئانی پیرۆزدا باسی چی دەکات؟ درێژترین ئاەت لە قورئانی پیرۆز باس چیەکە؟ بەڵێ خۆی درێژترین قورئان پێم وابێ سوورەتی بەقەرە تۆ لێی باس چیەکرێت؟ نانا درێژترین ئاەت لە قورئانی پیرۆزدا نەک درێژترین سوورەت. کاکە دانیار مەبەستی لەوەیە کە درێژترین ئاەت لە قورئانی پیرۆزدا باسی چیەکە؟ بەڵێ تۆزی ئاسەکەریمان بۆ ناکەن. وەڵڵاهی نازانم زانیاریم بەسەری نییە. وڵڵاهی نازانم بەسیەکە زانیاریم بەسەری نییە. بەڵێ پەیوەندێکی دیکەمان هەیە؟ باشە بوشرا سەردار لە هەورامان وەرەگرین. بوشرا خان سڵاوی خوارد لەبێت. سڵاوی خوارد لە ئێوە بێت. زۆر سپاس بوشرا خان نوێژ و ڕۆژ و تاعاتت قبوڵ بێ. پرسیارەکەمان درێژترین ئاەت لە قورئانی پیرۆز باسی چی دەکات؟ بەڵێ دیارە باسی دەسەڵات و گەورەی باسی گەورەی دەسەڵاتی خودای گەورەیەکا پێم وابێ. پێت وابێ. ئەو لە چ سوورەتێکایە شارەزای دەیە؟ سوورەتی بەقەڕەیە پێم وابێ ئاەتی 255. باش سوورەتی بەقەڕێ باسی چیەکە وەک دواوەڵام؟ واللهی دواوەڵام باسی گەورەی دەسەڵاتی خودای گەورە دەکات. باشە خوال لەگەڵ بێ. زۆر خواتان لەگەڵ بەدەستان خۆشە. دەچینە لای پەیوەندێکی دیکە ئەگەر ئامادە بێ. دڵشێر عەبدوڵڵا لە هەولێر لەگەڵمانە. کاک دڵشێر سڵاوی خوارد لێبێت و تاعەت و ڕۆژوتان قبوڵ بێت. السلام علیکم. عەلەیکە سەلام وەرەحمەتوڵڵا. پیرۆزبای مانگی ڕەمەزانتان لێ دەکەم. زۆر سپاس. تۆش پیرۆز بێت ئینشاءڵڵا. دەستخۆشیە بەنامەکەی بەرنە سەرکەوتووە هیوا سەرکەوتان بۆ دەخوازم. زۆر سپاس. کاک دڵشێر ئاگات لە پرسیارەکە هەیە؟ بەڵێ ئاگات لە پرسیارەکە هەیە؟ بەڵێ ئاگاداری. وەڵامەکەی چییە؟ گەر لەو بڕون کە مەسەلە پرسیارەکە خوا زەحمەت. وەڵامەکەی چییە؟ درێژترین ئاەتی قورئانی پیرۆ باسی چی دەکات؟ باسی چیەکە؟ کاک دڵشێر لەگەڵمان ماویت؟
بەڵێ گەورەی دەسەڵاتی خوای گەورە باسی چی ئەکا کاک دڵشێرجان؟ گەورەی دەسەڵاتی خوای گەورە گەورەی و دەسەڵاتی خوای باشە دەست خۆش بێ خوال لەگەڵ بێ ئاخوا. دەچینە لای پەیوەندێکی دیکە خاتو مەحبوب ئەحمەد لە سلێمانی. خاتو مەحبوبە سڵاوی خوات لێبێت. خاتو مەحبوبە ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەمێک کەس بکەی بۆی کە گوێمان لە دەنگت بێت. بەڵێ سڵاوی خوات لێبێت و تاعاتە قبول بێت ئینشاءڵڵا. سڵاوی خوای گەورە لە ئێوەش بە تاعاتی ئێوەش قبول بێ. پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو مسڵمانان و لە ئێوەی بەڕێزیژەکەم. زۆر سپاس. پرسیارەکە دەڵێت درێژترین ئاەت لە قورئانی پیرۆزدا باسی چی دەکات؟ باسی گەورەی خوای گەورەکە، باسی دەسەڵاتەکانی خوای گەورەکات. خاتو مەحبوبە دڵنیای زانیاریت لەسەری هەیە؟ وەڵاهی نە بەخوا زۆر زانیاری نییە. زۆر باشە. زۆر سپاس بۆ خاتو مەحبوبە. ئەچینە هەولێر یاسەمین ئەحمەد وەرەگرین. سڵاوی خوات لێبێت یاسەمین خان، نوێژ و ڕۆژ و تاعات قبول. ئەگەر پرسیارەکەی ئێمە وەڵامەکەیت لا هەیە فەرموو. سڵاوی خوا لە ئێوەش بێت. زۆر سپاس. دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. سپاس. زۆر سپاس. درێژترین سوورەت بەقەرەیە، وەروەها باز لە گەورەی دەسەڵاتی خوا دەکات، وەروەها زیاتر بۆ ئەو شتانە بەکاردێن کە سعریان لێ دەکرێت بەقەرە بخوێنن زۆر باش. بەڵێ ینی لە سوورەتی بەقەرایە و باس لە دەسەڵاتی خۆی پەروەردگارەکە ئەوە ئەو درێژترین ئاەتە لە قورئانی پیرۆزە کە لە بەنی ئیسراء بوو. زۆر باشە کە بتوانانی دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکی بۆی ئەمە گوێمە لە دەنگی خۆت بێتوە کەمێک دەنگی خۆشە بەرز بکەیتەوە. باسی ئەو سێلە دەکات کە لە بەنی ئیسرائیل. باسی ئەوە دەکات دڵنیایت زانیاری لەسەری هەیە؟ بەڵێ. باش دەست خۆش. سپاس بۆ خاتو یاسەمین ئەحمەد لە هەولێرەوە. کاک لایەق لە شارە زوور. سندوس لایەق. سڵاوی خوا لێبێ خاتو سندوس. سلام علیکم. عەلەیکم سەلام و ڕەحمەتوڵڵا. دەستخۆشی بەرنامەکەتان لێکم. زۆر سپاس. زانیاری دێ لە باری پرسیارەکەەوە؟ بەڵێ وەڵای ئەوەی کە شارەزاییم هەبێ سوورەتی بەقەرەیە ئاەتی 282 باسی قەرز دەکات. دڵنیایت لە وەڵامەکەت؟ وەڵایی دڵنیامە تا ڕادێ. بەڵێ زۆر باشە زۆر سپاس بۆ دەست خۆش. زۆر سپاس دەکەین. ئەگەر پەیوەندیێکی ترمان هەبێت بەسۆس محەممەد لە سلێمانی. بەسۆس خان سڵاوی خوات دەبێت. لەم دوو برا بەڕێزم باسم برا بەڕێزەکانم. زۆر سپاس خوشکی من. زۆر سپاس. نازانم بەسۆس خان سەوتی تۆ کزەیان برایان سەوتیان کز نردۆتە ئەم دیوە گەر تۆ سەوت تۆزە بەرزکەی تۆ سپاس دەکەین. زۆر سپاس لە تۆش. زۆر سپاس. لە سەبارەت بە پرسیارەکە بەسۆس خان هیچ زانیاریت هەیە؟ وڵی کاک داناگیان ئەوەی کە من زانیاریم هەبێ لە سوورەتی بەقەرەیە باسی دەسەڵات و گەورەی خوای گەورە ئەکات کاک داناگیان. بەڵێ لە بەقەرایە و باسی دەسەڵاتی خۆی پەروەردگارەکە. زۆر سپاس بەسۆس خان خوات لەگەڵ بێ. خاتو ژینۆس عوسمان لە سلێمانی وەردەگرنی. خاتو ژینۆس سڵاوی خوات لێبێ. ڤینۆس تاعات و ڕۆژوتان قبول بێت ئینشاءڵڵا. لەگەڵ ئێوەیە ناوەکەم خەڵەتە. ڤینۆس عوسمان. بەڵێ بەڵێ. زۆر باشە. خاتو ڤینۆس دووبارە پرسیارەکە دەخوێنەوە دەڵێت درێژترین ئاەت لە قورئانی پیرۆزدا باسی چی دەکات؟ درێژترین سوورەتی بەقەرەیە و باسی قەرز دەکات. تاکیدی؟ ناوەڵڵا. ئەی چۆن؟ وڵات شتێکم وە. زۆر باشە ئەو وەڵامت بۆ جێگیرەکەین ئینشاءڵڵا. پێشتر خۆش بەخوارد. زۆر باشە. یوسرا ئەحمەد لە هەولێر. سلام علیکم. عەلەیکم سەلام و ڕەحمەتوڵڵا. دەستخۆشی بەڕنامەکەتان لێ دەکەم. زۆر سپاس یوسرا خان. با بۆ وەڵامەکە باز لە گەورەی دەسەڵاتی خوا دەکات. ئەویش سوورەت بەقەرەیە. سوورەتی بەقەرەیە و باسی گەورەی خۆی پەروەردگارەکەت. دڵنیایت لە وەڵامەکەت؟ وەڵا لەگەڵ حامەدەسی نەشان. بەڵێ؟ لەگەڵ حامەدەسی نەشان بەخوا زانیاریم لەسەر نییە. باشە دەست خۆش بێ یوسرا خان خوارد لەگەڵ بێ. دوایین پەیوەندی وەردەگرین خاتو ڕێیان محەممەد لە چەمچەماڵەوە. خاتو ڕێیان سڵاوی خوات لێبێت و تاعات و ڕۆژوتان قبول بێت ئینشاءڵڵا.
خۆشحاڵی گەورە لە ئێوەش بۆ تاعات ڕۆژێوەش قوڵ بە ئینشاءالله. زۆر سپاس. خات و ڕێیان زانیاری دێ لەباری پرسیارەکەەوە؟ بەڵێ بە دڵنیاییەوە. وەڵامەکەی چییە؟ سوورەتی بەقەرە ئاەتی 182 باسی قەرز ئەکات، چۆنێتی وەرگرتن و دانەوەی و بەشەی گشتەکەی باسی قەرز ئەکات. زۆر باشە، زۆر سپاس بۆ خات و ڕێیان محەممەددا چەمچەماڵەوە لەگەڵمانەوە. زۆر باشە وازان پەیوەندیەکانمان کۆتایە دەچین لای بڕگەیەکی کاکدانیار دیکەی بەرنمەکەمان کە خوانی ڕەمەزانە. خاتون زان نەسرەدیم زانین ئەم جارە چ جۆرە خواردنێکی بۆ ئامادە کردوین کە ئێوەی بینەر سوودی لێ بین و بتوان لە ماڵە دروستی بکەین کە بە سپۆنسەری کۆمپانیای کاشۆ کراوە پێکەوە بینەری دەبین. خوانی ڕەمەزان بە سپۆنسەری کاشۆ. لەگەڵ کاشۆ لە تەندروستی دڵنیابە. سڵاوتان لەبێ ئازیزان، خۆشحاڵین دووبارە لە بەرنامەی میوانی کاشۆ هاتینەوە خزمەتتان. میوانی کاشۆ بەرنمەیەکە هەر جار و خوانێکی تیادا دروست دەکرێت و پێشکەشی خێزانێکی تایبەتی دەکرێت. ئازیزان، خواردنی ئەمڕۆمان دروستکردنی کفتەی وەزیریە کە بە سەرجەم پێکاتەکانی کارگەی کاشۆ دروستی دەکەین و پێشکەشی خێزانێکی ئازیزی دەکەین. ئەو کەرەستانێکی پێویستە بۆ خواردنی ئەمڕۆمان قیمەیە، خوێ، بیبەری تون، دۆشاوی خۆماڵی، دۆشاوی ئاوتەماتەی شارەزوو کە ئەمەوێ ئاماژەیەکی پێبەم. ئەم دۆشاوە لە کوردستانی خۆمان بەرهەم ئەهێنرێ و بەرهەمی کارگەی کاشۆیە. دۆشاوێکی زۆر خۆش و بەتامە، ئەمەش بەکار ئەهێنین بۆ خواردنەکەمان لەگەڵ پەتاتە. ئێستا دەزەکەین بە ئامادەکردنی قیمەکە. ئەوەی کە پێویستە بەکاری بێنین بۆ قیمەکە بیبەری سووری تون، کەمێک بیبەری سووری تونی پێوە دەکەین، کەمێک خوێ، هەر ئەوەندە جوان دەیشێلی. ئێستا دەست ئەکەین بە پێچانەوەی قیمەکەمان و ئامادەی ئەکەین بۆ سوورکردنەوە. لە دوای ئەوەی قیمەکەمان بەم شێوازە پێچایەوە، ئێستا ئامادەیە بۆ سوورکردنەوە. دەست ئەکەین بە سوورکردنەوەی قیمەکەمان لە ناو تاوای سووری ئەکەینەوە. من بۆ سوورکردنەوەی قیمەکە زەیتی گڵۆبە ڕۆژەی کاشۆ بەکار ئەهێنم کە زەیتێکی سروشتیە 100% بێ هیچ مەوادێکی حافیزە و مەوادێکی کیمیایی بە پەستانی سارد بەرهەم ئەهێنرێ. زەیتێکی زۆر خۆشە، ڕەنگێکی زۆر جوانی هەیە، تامێکی زۆر خۆشیش بە خواردنەکەمان ئەیە. ئەم زەیتە 100% سروشتیە و کارتی گەرانتی لەگەڵە کە بەرهەمەکەمان سروشتیە. ئەمە شتێکی ترتان پێ بڵم، سەرجەم بەرهەمە زەیتەکانی کارگەی کاشۆ کارتی گرنتی لەگەڵایە کە زەیتەکەمان 100% سروشتیە و بە هیچ مەوادێکی کیمیاییە. ئەگەر بێت و هەر کەسێک بە پێچەوانی ئەوە بیسەلمێنێت بە بڕی 1 ملیۆن دینار پاداش دەکرێت. وەکو لە کارتی زەمانەکەشمانە ئاماژەی پێکراوە. لە سۆنگەی بەرپرسیارەتیمانەوە بۆ دڵنیایی هاونیشتیمانیانمان کارگەی زەیتی سروشتی کاشۆ گرنگی بەرهەمە زەیتیەکان دەکات کە 100% سروشتیە و بە پەستانی سارد بەرهەم هاتووە بێ هیچ مادەیەکی کیمیایی. گەر هاتوو لە هەر کاتێکدا پێچەوانەی ئەم ڕاستیانە بوو، ئەوە کارگەی کاشۆ بەرپرسیارە بەرامبەر کڕیارانی بۆ هەر بتڵێک بڕی 1 ملیۆن دینار دەداتە هەر کڕیارێک و دەچێتە ژێرباری هەموو لێپێچینەوە یاساییەکان. ئەمە کارتی زەمانی بەرهەمە سروشتیەکانی کاشۆیە. لە دوای ئەوەی کەرەستەکانمان سوور کردەوە، ئێستا دەست ئەکەین بە لێنانی شلەکە. ئێمە لێرە دارچینیمان پێویستە، خوێ، لیمۆ بەسڕایی، هەرسێکی بەکار ئەهێنین بۆ لێنانی شلەکەی. لە دوای ئامادەکردنی شلەکە من لێرەیە دەست ئەەکەم بە لێنانی برنجەکەمان برنجی کوردی کاشۆیە، برنجی خۆماڵیە، بە دوو شێواز لێی ئەنێم، بە شێوازی پڵاو و بە شێوازی قوبڵیش. برنجەکەشمان وەکو زەیتەکان کارتی گرنتی لەگەڵا، ئەمەش کارتی برنجی کاشۆیە، کارتی زەمان. لە سۆنگەی بەرپرسیارەتیمانەوە بۆ دڵنیایی هاونیشتیمانیانمان کۆمپانیای کاشۆ گرنتی ئەم برنجە دەکات کە چەڵتوکە و لە هەرێمی کوردستان بەرهەم هاتووە. خۆمان کڕی دەکەین بەبێت تێکەڵکردنی هیچ برنجێکی تری دەرەوەی وڵات کە 100% سروشتیە و بەرهەمی سروشتی کوردستانە.
لە هەر کاتێکدا پێچەوانەی ئەم ڕاستیان نەبوو کۆمپانیای کاشۆ ئامادەیە بۆ هەر کیسەیەک برنج بڕی 1 ملیۆن دینار بداتە هەر کڕیارێک و دەچێتە ژێرباری هەموو لێپێچینەوەیەکی یاسایی بەمەرجێک کۆمپانیای کاشۆ دەستی هەبێت لەو کارەدا. ئەمە کارتی زەمانی برنجەکەمانە کە 100% سروشتیە. ئێستا دەست ئەەکەین بە لێنانی برنجەکەمان. بۆیە برنجەکە بە دوو شێواز لێ ئەنێم هەیە حەزی لە شێوازی پڵاوە هەیە حەزی بە برنجی قوبڵیە. برنجی کوردی کاشۆ برنجی خڕە بە هەر شێوازێک لێ بنین بە هەردوو شێوازەکە هەر جوان دەرئەچێ بۆ دڵنیایی من ئەمڕۆ هەردوو شێوازە برنجەکەتان بۆ لێ ئەنێم. ئێمە لێرەدا تاکو برنج و شلەکەمان ئامادە ئەبێت جۆرە زەڵاتەیەک ئامادە ئەکەین زەڵاتەی میوەیە بۆیە زەڵاتەی میوەمان هەڵبژاردە چونکە قیمەت چەورە کەرەستەکانی ئەم زەڵاتەیە سێوی زەرد سێوی سەوڵ سێوی سوور پرتەقاڵ شلک کێوی لە دوای وردکردنی کەرەستەی زەڵاتەکە ئێستا بۆ خۆشکردنی زەڵاتەکە من لێرە دوو جۆر زەیت بەکار ئەهێنم زەیتی گوێز لەگەڵ زەیتی جەرجیل زەیتی گوێز و زەیتی جەرجیل یەکێکە لە جۆرە زەیتانێکەوە بەرهەمی کارگەی کاشۆیە و خۆماڵین تام و بۆنێکی زۆر خۆشیەوە ئیسپادەی زۆر زۆرە ڕەنگی زەڵاتەکەشمان جوان ئەکا ئەم زەیتە ژۆک و سەرجەم زەیتەکانی تر کارتی گرنگی و زەمانبوونی لەگەڵا کارتی زەمانبوونی سروشتی ئەمیش کارتەکەیەتی ئەمە زەیتی گوێزە کەمێکەکەینە زەڵاتەکەمانەوە تامەبۆنێکی خۆشی هەیە بۆ زۆر زۆر سوودی هەیە بەرهەمی کارگەی کاشۆیە ئەمیش زەیتی جەرجیل زەیتی جەرجیلەکەش وەکو سەرجەم زەیتەکانی تر بە هەمان شێوە کارتی زەمانی سروشتی بوونی هەیە کە بەرهەمەکانمان سروشتی و زەمانی لەگەڵا بێ هیچ زیانێک و مادەیەکی کیمیایی کەوچکە زەڵاتی ئازیزانم خواردنی ئەمڕۆشمان ئامادەیە بۆ پێشکەشکردن کە خواردنەکەمان بریتی بوو لە کەفتەی وەزیری دوو جۆر برنجی قوبڵی و برنجی پڵاو کە برنجەکەمان برنجی کارگەی کاشۆیە برنجی کوردی دەنگخڕە تاموبۆنێکی زۆر خۆشی هەیە بەرهەمێکی خۆماڵیە لەگەڵ جۆرە زەڵاتەیەک زەڵاتەی میوەیە ئامادەم کردووە. ئازیزانم دەمەوێت شتێکی تریشتان بیر بخەمەوە ئەوەیە کە لە دروستکردنی سەرجەم خواردنەکاندا من زەیتی سروشتی کاشۆم بەکارهێناوە ڕۆنێکە تاموبۆنێکی زۆر خۆشی هەیە بەرهەمەکانی کاشۆ خۆماڵین زۆرن لەوانە دۆشاوی سروشتی شارە زور زەیتی زەیتون گوێز هەند مرەبا بەرهەمەکان زۆرن و سروشتین و شتێکی تریش ئەمەوە بیخەمەوە یادتان ئەویش بۆ شتنی قاپەکانمان ئێمەی خانم پێویستە بزانین چی جۆرە زاهیەک بەکار ئەهێنین کە کارگەی کاشۆ بیری لەمەش کردوتەوە بەرهەمێکی سروشتی بۆ بەرهەم هێناوین کە ئەویش زاهی بەرهەمی کارگەی کاشۆیە کە تۆی خانم پێویستە بزانین چی جۆرە زاهیەک بەکار ئەهێنی بۆی دەستەکانە نەقڵی شێ پێستە دووشک نەبێ ئێمە ئەم جۆرە زاهیەمان بۆ بەرهەم هێناون کەوا پێکاتەکەی زۆر باشە و ماوادی کیمیاییتیان نیە بۆ پاکەرەوەکانی قاپ و قاجاق دەتوانین بەکاری بێنین. خۆشەویستانم کۆتاییمان بە ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی میوانی کاشۆ هێنام خواردنەکەشمان ئامادەیە و پێشکەشی خێزانێکی ئازیزی دەکەین هەتا بەرنامەیەکی تر و لەگەڵ بەرهەمە سروشتیەکانی کاشۆ کاتێکی خۆش خواتان لەگەڵ. خوانی ڕەمەزان بە سپۆنسەری کاشۆ. لەگەڵ کاشۆ لە تەندروستی دڵنیابە. بەڵام ڕێزان دووبارە سڵاوی خواتان لەبێ وەک لە سەرەتادا باسمان کرد تەوەرەی سەرەکی ئەم شەوی بەرنامەی میهری ڕەمەزان باس لە هەلە زێڕینەکانەکەین لە مانگی ڕەمەزاندا بە میوانداری زۆر بەڕێز جەنابی مامۆستا عەبدوڵڵا
زانایی ئاینی کە لە ستۆدیۆ لەگەڵمانەوە ئێمە لە خزمەت یابین و پرسیارەکانی ئاراستاکەن مامۆستا جان سڵاوی خوا لەبێ بەخێر بێت. سپاس بۆ جەنابتان و ئەزیەتمان لای بۆم کاتیشەوە موفق بن انشاءالله سەرکەوتوو بن. مامۆستا هەروەکو لە با بڵێن ناونیشانی بابەتەکەمانە هەلە زێڕینەکانی مانگی ڕەمەزان بێگومان ژیان هەمووی هەلە ئەگەر ئینسان بتوانێت سوودیان لێ ببینێ و بتوانێت بە باشی ئەو هەلانە بخۆزێتەوە. ئێمە ئێستا لە مانگی پیرۆزی ڕەمەزانین. ئەو هەلە زێڕینانە چیە کە تاکی موسڵمان چ پیا و چ ئافرەت بتوانێت هەم بیان دۆزێتەوە هەم ئیسفادەیان لێ بکە بووی کە زۆرترین پاداشت و زۆرترین ئەجر بۆ خۆی کۆبکاتەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. سرتا سپاس بۆ جەنابتان بۆ ئەم دەرفەتە هەم زێڕینە ئەمەش یەکێکە لە دەرفەتە زێڕینەکانی تر بۆ ئێمەش و منیش بەش بە حاڵی خۆم پیرۆزبایی مانگی پیرۆزی ڕەمەزان لە هەموو مسلمانان کە لە سەرەتای مانگی پیرۆزەکە داین و ئەو هەلانەی کە پێویستە مسلمان و ڕۆژوەوانان بیقۆزنەوە و لە دەستی خۆیانی نەدەن بە تایبەتیش لەم مانگی پیرۆزی ڕەمەزانەدا گرنگیەکی تەواوی پێ بدەن و بەرنامەکانی ژیانی خۆیانی بۆ تەرخان بکەن بۆ ئەوەی هەلەکانیان لە دەست دەرنەچێت چونکە خی پەروەردگار لە سەرەتای مانگی پیرۆزی ڕەمەزاندا 5 بڕیاری سەرەکی دەردەکات کە ئەو 5 بڕیارە تەنها لە مانگی پیرۆزی ڕەمەزاندان واتە یەکەم هەل لە یەکەم شەوی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە دەست پێ دەکات. یەکەمیان بریتە لەوەی بە موسڵمانان دەڵێت ئەوە دەرگاکانی بەهەشتمان هەموو واڵا کرد لە سەرتان واتە ئێوە بە ئاسانترین شێوە ئەتوانن ئەو بەهەشتەی کەوا خی پەروەردگار ئوعدت للمتەقین بۆمان ئامادە کردوون لە دەستی خۆتانی مەدەن ئەتوانن لەم مانگەدا بە تایبەتی بەدەستی بهێنن. 2 دەرگاکانی جەهەنەممان لەسەر داخستوون واتە ئەو ڕێکارانەی و یاخود ئەو کار و کردەوانەی کە ئێوە بەرەو سزا ئەبات دەرگاکان لەم مانگەدا داخراون ئێوە خۆتانی لێ نزیک مەکەنەوە فەلەم یفتح لەه باب هیچ دەرگایەکیان ناکرێتەوە. سێهەم هەل وەسوفێدەتی الشەیاطین یعنی خی گەورە شەیتانەکانمان ئەبەسێتەوە و شەیتانە کیبارەکان مەڕەدەت الشەیاطین ئەوانەی کەوا گەڕیاڵن چونکە لە ڕەمەزانە تەماشا بکە هەموو ئینسانێک زۆر هەست بە سووکباری جەستەی دەکات بەوەی کە ئاسان هەڵدەستێتەوە بۆ نوێژەکانی ئاسان عیباتەکانی ئەنجامەدات و ئاسانیش بەرەو ماڵەکانی خی پەروەردگار بەڕێ ئەکەوێ لە بەرامبەر مانگەکانی پێشودا کەوا بووە مەش هەلێکی ترە و یا هەلی تریان و باغیە الخەیری ئەقبێل خی پەروەردگار بە بانگەواز خوانێک کە لە ئاسماندایە بانگ ئەکات ئەڵێ ئەی ئەو کەسەی کەوا محتاج بوویت ئەی ئەو کەسەی کە ئەدویست ڕێگەیەک بدۆزیتەوە بۆ ئەوەی تووشی خەیر بیت ئەم مانگە باشترین کاتە بۆ ئەوەی کە خێرەکانی تیا بڵاو کراوێت و یا باغیە شەڕی ئەقسر ئەی ئەو کەسەیەوت ئاخ بۆ هەلێک ئەگەڕێم ڕۆژێک بەهاتایە تۆزێک لە ناڕەحەتیەکانی ژیان و لە خراپیەکانی ژیان دوور بکەوتمایەتەوە ئەوە ئێستا مانگی پیرۆزی ڕەمەزان ئەو دەرگایانەی هەمووی لەسەر داخستوی دەیوازیان لێبیانە. مانگی پیرۆزی ڕەمەزان ئەگەر تعریفەکانی بەوە بکەین کە مانگی قورئانە کە مانگی عیبادەتە کە مانگی سەرکەوتنەکانە کە مانگی مژدەبەخشەکانە کە مانگی بەدرە کە مانگی قەدرە مانگی هەلە زێڕینەکانە ئەگەر هەموو سات بە ساتی مانگی پیرۆزی ڕەمەزان تەماشا بکەین هەر هەمووی دەبێتە هەل بۆ موسڵمان. یەکێکی تر لەو هەلانەی کە بۆ موسڵمان کە لە مانگەکانی ترا نایبینین بریتێ لە نوێژە تەراویحەکان. زۆر کەسمان هەیە زۆر موسڵمان هەیە لە ڕەمەزان بۆ ئەو ڕەمەزان لەوە ئەچێ نوێژێک بە جەماعەت نەخوێنێت ئەم ڕەمەزان بۆ ئەو ڕەمەزان دەورێکی قورئان نەکاتەوە ئەم ڕەمەزان بۆ ئەو ڕەمەزان نەتوانێت یەک ڕکعات شەو نوێژ بخوێنێت ئەم ڕەمەزان بۆ ئەو ڕەمەزان نەتوانێت یەک کات لە کاتەکانی پارشێوە کە پێی ئەوترێت سحور کە خی پەروەردگار لە سوورەی ئالی عیمرانە ئەفەرمێت باشترین خەڵکەکانتان پێ بناسێنم کێن ئەوانن وبالئەسحاری هم یەستەغفیرون ئەوانن لە پارشێواندا هەڵدەسن ئەم هەلانە هەموویان لە ڕەمەزانە دەست ئەکەون
و بە تایبەتیش بۆ گەنج بۆ ئافرەتان بۆ خوشکان کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەبینین زۆرێک لە خوشکانمان هەمووی محەجەبە ئەبێت لە چک ئەدا بەسەریدا کە ئەمە باشترین هەلە بۆیە سەحابەکانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ورضي الله تعالى عنهم 6 مانگی ئەما بۆ ڕەمەزان داوایان ئەکرد اللهم بلغنا رمضان خوایا بمانگەینتە مانگی پیرۆزی ڕەمەزان و ئەعنا على العبادة خوایا تەوفیقیشمان بدەیت یارمەتیشمان بدەیت کە بتوانین ئەو عیبادەتانی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندان ئێمە جێبەجێیان بکەین. زۆر شەما وەسا عەبدوڵڵا چۆن ئەو یەقینە دروست بکەین لە نێوان تاکی موسڵمانان لە نێوان دڵ و دەرونی خۆماندا کە بزانین ئەمە دەرفەتێکی زۆر زێڕینە بۆ نمونە لە سەردەمی پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم ساڵێکیان هاوڵێکی شەهید دەبێت بۆ ساڵی داهاتووتر براکەی وەفاتەکە دەڵێ لەو مەقامی براکەی زۆر زیاترە لە ئەوەی کە شەهید بوو وتیان بۆچی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی مەگەر ئەو برایی ساڵێک ڕەمەزانی لەو زیاتر نەگرتووە ساڵە لەو عیبادەتی زیاتر نەگرتووە واتە ڕەمەزان لەو مەقامی خێریکانی ئەگاتەوەی کە لە پلەی شەهیدی زیاتر بێت بە گوێرەی ئەو نمونێ واتە چۆن ئەو یەقینە دروستکەین لە ناخمانە کە ئەمە مژدەدەرێکی زۆر گەورەیە بۆ موسڵمانان کە زیاتر عیبادەتەکانمان تۆخ بکەینەوە لەم مانگەدا. با ئەوەت بۆ ڕاستکەمەوە کە سەحابەیەکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خەو ئەبینێت کە یەکێک لە هاوڵە بەڕێزەکان ساڵێکی ڕابردوو شەهید ئەبێت و یەکێکی تر لە هاوڵەکانی ساڵێک دواتر کۆچی دوایی ئەکات لە خەویا ئەبینێت ئەو کەسەی کە ساڵی دواتر ئەمری خوای کردووە کۆچی دوایی کردووە پێش ئەو لە خەوەکەیدا بۆ بەهەشت ئەڕوات دێتە خزمەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خەوەکەی بۆ دەگێڕێتەوە پێی ئەڵێت ئەو کەسەی کە شەهید بووە ئەی بۆ پلەی بەرزتر نییە لەو کەسەی کە بۆ خۆی کۆچی دوایی کردووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێت ئاخر ئەم ساڵێکی دوای ئەو عیبادەتێکی زیاتر تەخوایەکی زیاتر لە خزمەتی قورئاندا بوو ئەو ساڵانەی هەمووی بۆ ئەژمار ئەکرێت و عەمەلەکانی ئەم زیاتر بوون هەتا عەمەلی ئەوەی پێشووتر ئەوە یەک دووش بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئێمە حەدیثێکی قودسیمان هەیە کە خوای پەروەردگار ئەفەرمێت ئەنا عند ظەنی عەبدی بی ئەفەرمێت عەبدەکەم چۆن بیر ئەکاتەوە چۆن من ئەناسێت چۆن تەماشای من ئەکات چۆن بیر ئەکاتەوە کە من چی بۆ بکەم چونکە خوای پەروەردگار ئەفەرمێت عەبدەکانم هەر چۆنێک بیر ئەکەنەوە خوای گەورە ئەفەرمێت من ئابە و شێوە داواکاریەکانیان جێبەجێ ئەەکەم ئابە و شێوە تەعاملیان لەگەڵ ئەەکەم ئابە و شێوە کار ئاسانیان بۆ ئەەکەم هەر عەبدێک نیەتی ئەوە بێت گومانی ئەوە بێت کە ئەگەر یەک نوێژ ئەکات و خوای گەورە لە بەرامبەر ئەم نوێژەیەوە لێی خۆش ئەبێت یەقینی هەبێت لێی خۆش ئەبێت یەک ڕۆژ بە ڕۆژوو ئەبێت یەقینی هەبێت کە فەرمودەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێت باعد الله 70 خەریفا من النار خوای گەورە 70 ساڵ لە ئاگری جەهەنەم دووری ئەخاتەوە یەقینی هەبێت کە ئەو حاڵەتەی بۆ دروست ئەبێت چونکە ئەگەر تەماشای حاتەمی ئەسەم بکەین نمونەیەکی بچووک یەکێک لە پیاوچاکان زۆر حەزی ئەکرد بڕوات بۆ سەفەری حەج بەڵام ئەو ماڵ و سەرۆت و سامانەی لەو سەرەتاوە نەبوو فەقیر بوو ویستی سەفەری حەج بکات منداڵەکانیشی زۆر حەزیان ئەکرد کە باوکیان بڕوات بۆ ئەو سەفەرە چون زۆر مشتاق بوو لە هەر مەجلیسێکەدا ئەنیش لەگەڵ منداڵەکانی هەر باسی حەجەر الئەسوەدیە کرد ئەیوت ئاخۆم ڕۆژێک هەبێت من بتوانم یەک سەلام یەک تەقبیل و یەک ماچی حەجەر الئەسوەد بکەم بۆ ئەوەی لە ڕۆژی قیامەتە ئەو حەجەر الئەسوەدە شاهیدیم لەسەر بدات ئای خۆزگایە پێی بگەیشتمایە زۆر ئاواتی بوو بەڵام دایکی منداڵەکان واتە خێزانی حاتەمی ئەسەم ڕێگەی نەئەدا ئەیوە چۆنە بێ بڕوات ئێمە فەقیرین ئێمە هەژارین کەس نییە کاسبمان بۆ بکات تۆزێ پارەمان بەدەسۆیە بۆچی بیبا لەوێ سەرفی بکات تا قەنەعەتیان بە دایکیان کرد منداڵەکان با باوکمان بڕوات ئەو سەردەمانە بە پیادە بە پێ دەڕۆیشتن بۆ سەفەری حەج چەند مانگیان پێ ماڵیان لە کوفە بوو لە ڕێگەی بەسرەوە ڕۆیشتن لە نزیکی کوێیتی ئێستەدا ئەڵێ لەو کاتانەدا سەر کاروانەکانیان تووشی لە شوێنێکە بۆ ئیسراحەت لایاندا
شەوێک مار گەستی و مار خواردی لەو سەردەمانەشە ئیسعافاتی ئەوەلیە نەبوو بۆ چارەسەرکردن وتیان چی لێ بکەین تیان وەڵی تەنها مەگە دوعای خێر دەیکێ دوعای خێرەکانمان بۆ بکات وتیان وەڵی پیاوێک شک ئەبین لە ناو کاروانەکەمانە زۆر موسڵمانە زۆر یەقینی هەیە بەخۆی زۆریش ئومێدی بەخوای پەروەردگار هەیە ئەفەرمێ هەر دوعایەک ئەەکەم خۆی گەورە لێی وەرگرتووم وتیان دێوەرە دوعایەکیش بۆ ئەم پیاوە بکە لە هۆشی خۆی چووە بەڵکو بێتەوە هۆشی خۆی چونکە ئەگەر ئەم پیاوە بمرێت کاروانەکەمان تێک ئەچێت سەفرەکەمان لێ تێگەچێت هات پیانوت ئەویش و حەوت جار سوورەتی فاتیحەی بەسەرا خوێند قیاس لەسەر خوێندنی ئەو سوورەتی فاتیحەیەی کە سەحابەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە بەرامبەر یەکێک لە سەرکردەکانی ڕۆمەکان لە شەڕی دوای تەبوکدا کە خوێندیان و دواتریش هەدیەیەکی زۆر گەورەیان پێدا بە قیاس لەسەر ئەوەتی منیش ئەم حەوت جار سوورەتی فاتیحەی بەسەرا خوێنم ئینشاءڵڵا خوای گەورە شیفاکانی بۆ ئەنێرێت زۆر باش مامۆستا ینی من ئەمێ پرسیارەکە ئاوا جا بە قسەکەم تەواوکەم فاتیحەکەی بەسەرا خوێند حەوت جار کەسە مارگەستووەکە بە هۆشی خۆی هاتەوە کە بە هۆشی خۆی هاتەوە وتی کێ بوو منی چارەسەر کرد وتیان ئەم پیاوە بووە وتی دێ پەیمان ئەدەم من کەسێکی دەوڵەمەندم چون سەرکاروان هەمیشە دیارە بە خۆیان ئەنازێت و دەوڵەمەندیەکی پێوە دیارە وتی پەیمانت ئەدەمێ خەرج و مەساریفی ئەم ڕێگەیەت هەر هەمووی لەسەر من بێت حاتمی ئەسەمیش دوعای کرد وتی خوایە سپاس بۆ تۆ هێشتا هەنگاوی یەکەم نەگەیشتومەتە بەرەوە ئەو ماڵ و سەرۆت و سامانەی کە بە مەمنت دبەخشی بەرەکەتت تێکرد چونکە یەقینم هەبوو کە تۆ ڕزق و ڕۆزی منیش و منداڵەکانیشم دەیت بەڵام منداڵەکانیشم چاوەڕێیەکەن ئەی خوایە ڕزقێکیش بۆ ئەوان بنێری ئەوە سەفەرەکەت بۆ ئاسان کردم لە خزمەتان بۆ پرسیارە مامۆستا ئەم هەلانە بۆ یعنی لە ڕۆژێکە 5 نوێژی فەرزمان بۆ دانراوە سنەتەکانمان بۆ دانراوە لە حەو ڕۆژی هەینی ئەمان بۆ دانراوە فەریزەی حەجمان بۆ دانراوە زەکات دانراوە لە مانگی ڕەمەزانە ئەم هەموو هەلە زێڕینە بە تایبەت کۆبووتەوە ئەمە خۆی گەورە ئەوێ بەمە چی بە بەندەکانی بڵێ یا بەندەکانی لە چی حاڵی بکە خۆی ئەگەر بگەڕێنەوە بۆ شرۆڤەی ئاەتێک لە ئاەتەکانی قورئانی پیرۆز کە خوای پەروەردگار ئیرادی خەیری بە بەندەکانی بە هەموو عەبدەکانی سەر ئەرز هەیە ئیرادی شەڕی نییە ئیرادی خەیری هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک هەلی زێڕینیان پێئەدا بۆ منافەسەکردن چونکە ڕەمەزان مانگی منافەسەیە مانگی مسابقەیە وەساریعوا إلى مغفرة من ربكم چونکە هەر کەسێک دوور کە عادنوێژ زیاترەکات هەر کەسێک ڕۆژوەکەی بە ئیخلاسیەتێکی تەواوەوە ئەگرێت هەر کەسێک ئیعتیکافێک لە مزگەوتا ئەکات هەر کەسێک ئەبەخشێت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هەر کەسێک عومرەیەک ئەکات لەگەڵ مانگەکانی ترا عومرەی مانگی پیرۆزی ڕەمەزان جیاوازیە بۆ چونکە عومرەیەک لە مانگی پیرۆزی ڕەمەزانە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام تعدیل حەجەة معی بە ئەندازەی ئەوەی وەک وایە حەجێکی لەگەڵ پێغەمبەری خوا کردبێت ئەوەندە پاداشتی بۆ دەنووسرێت ئەم هەلانە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە زیاترن بەڵام لەو لایشۆ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئێمە سێ مەواطن سێ کاتی جوانمان هەیە بۆ ئەوەی کەوا ببنە ئەسبابی شۆرینەوەی گوناهی هەموو بەندەکان بەڵام بە مەرجێک لە گوناهە گەورەکان خۆی پاراست بێت یەکێک لەوانە سەڵەوات الخەمس ئەم نوێژ بۆ ئەو نوێژ بەس تەنها بچۆرە ناو نوێژە خوا لە هەموو گوناهەکانت خۆشە بێت بۆ چونکە بەدەست نوێژگرتنەکەت تەوبەیە بە وەستانەکەت بۆ قیبلە ڕوو بە قیبلە بەرامبەر بە خوای پەروەردگار ئیعترافکردنە بە بەندایەتی خۆت و تەقەدانە لە دەرگای کێ لە دەرگای خوا خوای پەروەردگاریش دەرگای خۆی بەسەر بەندەکانە داناخات هیچ کاتێک هەموو کاتێک کراوەی کەوابوو نوێژە فەرزەکان ئەبنە ئەسبابی شۆرینەوەی هەرچی گونا هەیە ئەم نوێژ بۆ ئەو نوێژ پاشان وەکو جەنابەت ئیشارەت بۆ کرد جومعەکانمان چونکە جومعە وەکو عولەمایان ئەفەرمون حەجی مسکینەکانە و جەژنی هەموو موسڵمانانە و ئەم جومعەیە یەکێکە لە گەورەترین دروشم و شیعارەکان و گەورەترین ڕۆژەکانی هەفتەش
چونکە ئێمە کۆمەڵێک ڕۆژی گەورە، کۆمەڵێک هەفتەی گەورە، کۆمەڵێک مانگی گەورەمان و کۆمەڵێک شەوی گەورە، کۆمەڵێک ڕۆژی گەورە لە ئیسلامە دیاری کراون، پاداشتیان جیاوازە لەگەڵ کاتەکانی ترا. چونکە جومعە یەکێکە لە گەورەترین ڕۆژەکان، مانگی پیرۆزی ڕەمەزان یەکێکە لە گەورەترین مانگەکانی ساڵ. شەوەکانی کۆتایی ڕەمەزان یەکێکن لە دەشەوە جوانەکان و باشەکان و پڕبەرەکەتەکانی هەموو شەوەکانی ساڵ. دە ڕۆژی یەکەمی مانگی ذیلحیجە یەکێکن دووبارە ئەوانش لە هەلەکان کە لە کاتی خۆیان ئینشاڵڵا ئەوانش باسییان لێوە دەکەین. زۆر باشە مامۆستا عەبدوڵڵا، چۆن مانگی پیرۆزی ڕەمەزان هەلێکی دیکە بقۆزینەوەی کە ئاشتەبایی و تەبایی لە نێوان موسڵماناندا بەرقەرار بکەین، یاخود ئەگەر لەگەڵ کەسێکە دڵمان ئادەست کردووە بتوانین لەم مانگە پیرۆزەدا ئاشتی بکەینەوە، یاخود بینەوە وەسیلەیەک وی کە دوو کەس ئاش بکەینەوە. بەتایبەت دەبینین ئەنێ زۆرێک لە موسڵمانان هەبێ شەو نوێژەکە، تەراویحەکە، هەموو عیبادەتەکان دەکات، بەڵام دەبین لەگەڵ براکەیە بینی باش نییە. چۆن وا بکەین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئاشتەوایی بەرقەرار؟ ئەگەر ئێمە تەماشای شیعار و دروشمەکانی ئیسلام بکەین هەمووی جەماعین تاکینی، یەک شیعاری تاکیمان نییە بە تەنیا بۆ خۆ دەنجامی بدەیت. ئەوە تا ئێستا مانگی پیرۆزی ڕەمەزانە سەرانسەری دنیا ئەوەی کە موسڵمانە ئەبێ بەڕۆژوو بێت. نوێژەکانمان بە جەماعەت کاتێک کە ئەنجامی ئەدەین لە سەرانسەری دنیا ئەگەر مزگەوتێک ئەگەر دوو کەس دوو موسڵمان بە یەکەوە بن نوێژەکانیان بە جەماعەت ئەخوێنن. چونکە خوای پەروەردیگار هەمیشە داوای ئەوەی لێکردوین کە ئێوە بە یەکەوە جوانن، بە جیاوازی و بە تاک هیچ کاتێک ناتوانن ئەو سەرفرازیە، ئەو سەربەرزیە و ئەو پەیامە جوانەی کە هەڵتان گرتووە بیگەیەنن. جا مانگی پیرۆزی ڕەمەزان یەکێکە لەوە دەرفەتانی کە دەبێت ئێمە بیقۆزینەوە. بۆچی؟ یەک ئاشتبوونەوەی دڵەکانی خۆمان لەگەڵ خوا. دێخوا داوای چیمان لێکات؟ داوای ئەومان لێکا کاتێک کە باسی وەساریعوو ئەکەین لە دوای ئاەتی وەساریعوە بڕگەی دووهەمی باسی وەلکاظیمین الغەیظ والعافین عن الناس، یعنی ڕقەکانی خۆتان ئیتر بخۆنەوە، ئێوە ئەبنە چی مسابقە، یەکێک لەو کەسانی کە مسابقە ئەکە، یعنی بەر ئەو هەدیە گەورەیە ئەکەون کە خوای گەورە پێتان ئەبەخشێت کە ئەچینە ناو ڕیزی موحسینەکانەوە و ئەو کەسانی کە لێخۆشببوونی خۆیان بەرامبەر بە خەڵکی ڕائەگەیەنن. چونکە تەماشا بکە لە ئیسلامدا دەستی ڕەحمەت و میهرەبانی و دڵی مەرحەمەت و بەزەیی و میهرەبانی زۆر فراوانتر باسکراوە، هەتاوەکو دڵێک کە بغزاوی بێت، هەتاوەکو دڵێک کە قیناوی بێت، هەتاوەکو دڵێک کە کێشە و ئاژاوە بنێتەوە. ئەمە پێوترێ مەذموم، واتە زەم کراوە ئەم کەسە. بەڵام ئەو کەسەی کە سیفاتە جوانەکان ئەبەخشێتەوە بە مەحمود باسکراوە، سپاسکراو، هەم لەلایەن خوای پەروەردیگارەوە هەم لەلایەن خەڵکیشەوە. و یەکێک لەو سیفاتە جوانە گەورانەی کە ئینسان ئەتوانێت شخصیات و کەسایەتی خۆی پێ دیاری بکات بریتیە دائما لە سنگ فراوانی، بریتیە لە قوبولکردنی ڕخنە، بریتیە لە قوبولکردنی زۆرێک لە کێشە و مەشاکلەکان. کاک ئەحمەدی موفتیزادە ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێت ئەی فەرموو هەر کاتێک ئەگەر کەسێک جنێوی پێ بدایە ئەی فەرموو جوابی نەدەنەوە لە بەرامبەر منەوە بە هاوڵەکانی بە ڕەفیقەکانی، منیش خۆم وەڵامی نادەمەوە. ئەکرێت زۆرتر لەو سیفاتە خراپەیشم تیاابێکە ئەو پێم ئەڵێت، ئەکرێت، بەڵام خۆخوا جوابەکانی ئەداتەوە. ئەیان فەرموو ئاخر کاک ئەحمەد چۆن ئەبێت بەم تعبیرە ئەوەندەیش نەرمونیان؟ فەرمی آخر ئیمامی ئەوبەکر وا فێری کردی. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێکە لەگەڵ ئیمامی ئەوبەکر و ئیمامی عومەر دانیشتووە، کابرایەکی دەشتەکی دێت هەر لە دوورەوە دەست ئەکا بە قسەوتن بەرامبەر بە ئیمامی ئەوبەکر. ئیمامی ئەوبەکر لە شەرمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام قسە ناکات، بێدەنگە بێت، ئەندازەیەک تەحەمل ئەکات، بەڵام ئەو هەر بەردەوام ئەبێت لە قسەوتن و لە خراپەوتنی ئیمامی ئەوبەکر. ئیمامی ئەوبەکر ئیتر تەحەملەکەی کەم ئەبێتەوە، وەڵامێکی ئەداتەوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام مەجلیس بەجێ دێڵێت. دوای ئیمامی ئەوبەکر ئەی فەرموو یا ڕەسوول ئەڵڵا تۆ بۆچی مەجلیسەکەی بەجێهێشت؟ بۆچی ئەوای پشتی منت بگرتای؟ فەرمووی هەتا بێدەنگ بوویت خوای پەروەردیگار لە باتی تۆ وەڵامی ئەدایەوە بەباشی، هەمووی بە چاکە بۆ تۆ نووسی، بەڵام کاتێک کە خۆت وەڵامت دایەوە ئیتر شەیتان هاتە پاڵت. زۆر باش.
بۆیە ئیمامی شافعی ڕزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ ئەفەرمێ ئەو کەسەی کە تۆ زۆر ڕقت لێیەتی، ئەو کەسەی کە غەیبەتی ئەەکەیت، ئەو کەسەی خوا نەخواسە خراپەیەکی ئەدەیتە پاڵ، باشترین کەس ئەو کەسەیە کە دایکت بێ باوکت بێ بۆی چاکەکانی تۆی بۆ بڕوات بۆ دایک و باوکت با بڕوات مەیدە بە خەڵکی تر با عیباتەکانی خۆت بۆ خۆت بێت بە خەڵکانی تر نەبێت. بەڵێ مامۆستا ئەمانی جەنابەت باست کردن ینی شتی زۆر جوانت باس کرد و ئاماژت پێ کرد. من ئەمێ بگەڕێم بۆ ئەو بەسەراتێکە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم مینبەرەکەی سێ جارە فەرمێ ئامین. یەکێ لە ئامینەکانی پەیوەندی بە مانگی ڕەمەزانەوە هەیە. یعنی ئەگەر یەکێک ئەم هەلە زێڕینانەی جەنابەت ئاماژت پێ کرد نەیتوانی بیقۆزێتەوە، نەیتوانی ئیسفادەیان لێ بکات، نەیتوانی ببێتە مای ئەوەی کە خێر و حەسەنات و دەرەجاتی خۆی پێ بەرزکاتەوە. دوجار دوای ئەم سی ڕۆژەی کە لە مانگی ڕەمەزان تێپەڕین و تەواوە بین لەم دەورەیە لەم خولە لەم قوتابخانەیە دوجار ئەو کەسە ئەتوانین بڵێن خەسارەتمەندە؟ خۆی ئەو فرمودەیەکی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێت لە ڕۆژێکی جومعەدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سێ قادرمە مینبەری بۆ دروست کرابوو. بەڵێ فەرمێ کاتێک کە قادرمەی یەکەم چووە سەر فەرمووی ئامین، قاچینا بە قادرمەی دووهەمە دووبارە فەرمووی ئامین، قاچینا بە قادرمەی سێهەمە فەرمووی ئامین. سەحابەکان پرسیانە لێ کرد یا ڕەسوول الله ئەم ئامینانە چی بوو؟ فەرمووی جوبرائیلی ئەمین دوعایە کرد. جوبرائیل دوعا بکات پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام داوای قبوڵ بوونی بکات ئەبێ خوای پەروەردگار چی بەو کەسانە بڵێت لە بەرامبەر ئەو دوعایانەوە؟ فەرمیان کێن؟ فەرمی یەکێکیان ئەو کەسەیە کە مانگی پیرۆزی ڕەمەزان دێت بێ موبالاتە، چونکە لە سەرەتای مانگی پیرۆزی ڕەمەزان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئەتاکم شەهڕ مبارەک، مانگێک دێت بە سەرتانە مبارەکە، بەرەکەتی تایە بۆ خۆتان، بۆ ماڵتان، بۆ مناڵتان، بۆ وڵاتتان، و بەرەکەتی تایە بۆ عیبادەتەکانتان، بەرەکەتی تایە بۆ خۆشیەکانی ژیانتان. ئەو بەرەکەتانی کە ئێستا ئێمە لە ڕەمەزانە هەستی پێەکەین کوێ لە کاتەکانی ترا ئەو بەرەکەت و خۆشیە ڕووەکاتە دڵی ئینسانی موسڵمان. بۆیە فەرمووی ئەو کەسەی کە مانگی پیرۆزی ڕەمەزان دێت بەسەریدا ئەم هەلە ناقۆزێتەوە خوا لە خۆی ڕازی بکات. جوبرائیلی ئەمین فەرمووی ڕەغیمە ئەنفین دەیلوتی بچێت بە قوڕا، واتە سەرشۆڕ بێت لە دنیاش و لە قیامەتیشا. پێغەمبەری خوا ئامینی بۆ کرد. دووهەمیان فەرمووی ئەو کەسەی کە دایک و باوکێکی هەیە، دایک و باوکێکی پیری هەیە گەیشتنەتە حەدی ئەوەی کە پێویستیان بە خزمەت هەیە ناتوانێت، چونکە یەکێک لە خۆشببوونەکانی خوای پەروەردگار مانگی پیرۆزی ڕەمەزانە، یەکێکی تریان بریتە لەوەی کە هەر کەسێک ڕضا اللهی مع ڕضا الوالدین هما جەنەتک وەنارک، دایک و باوک بەهەشت و جەهەنەمن بۆ منداڵەکانیان. فەرمووی ئەگە دایک و باوکت گەیشتنە ئاستێک پێویستیان بە تۆ هەبوو خزمەتیان بکەیت بەڵام بێمۆبالات بوویت لێت نەپرسینەوە، هیچ ناردنت بۆ خانەی پیرساڵان و ئەم بابەتانی کە ئێستا هەیە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام دەی تۆش ئەی منداڵ ڕەغیمە ئەنفین لوتت بچێ بە قوڕا. خاڵی سێهەمیان بریتی بوو لەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێت ئەو کەسەی کە ناوی من ئەبرێت باسی من ئەکرێت لە پاڵیا بەڵام بەخیلە، نەک بە نەزانی، نەک بەوەی کە بیری نەبوو یان ئاگای لە خۆی نەبوو، ناوی من ئەبرێت و سەڵەواتم لەسەر نادات، چونکە سەڵەواتدانی پێغەمبەر لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام یەکسەر دەرگای ڕەحمەت و بەزەی و میهرەبانی خوای گەورە لەسەر ئەو کەسە ئەکرێتەوە کە سەڵەواتی لەسەر ئەدا. من صلى عليه صلاة صلى الله تعالى بها عشرا. خوا دە سەڵاواتی لەسەر ئەدا. بۆیە پێویستە ئینسان بەگشتی مانگی پیرۆزی ڕەمەزان هەلێکە بیقۆزینەوە، نەک تەنها بۆ ئومەتی پێغەمبەری خوا، بۆ هەموو ئومەتەکانی پێشووتریش. یا ئەیها الذین آمنوا کتب علیکم الصیام کەما کتب علی الذین من قبلکم. لەسەر ئەوانی ژەم هەلانیان پێدراوە، بەڵام لەوە ئەچێ ئومەتانی پێشوو وەکو پێویست نەیان توانی بێ ئەم هەلە بقۆزنەوە. بەڵام ئومەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئومێد دەکەم کە ئینشاءڵڵا خوای گەورە تاعەت و عیباتی هەمومانی قبول کردبێت و لێمان قبول بکات و چەند ساڵی تریش بە بەردەوامی ئەم مانگی پیرۆزی ڕەمەزانە بێنێتەوە بە سەرمانە، چونکە هەلەکان زۆرن. یەکێکی تریش لەو هەلە گەورانەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانایە بریتە لە شەوی لەیلەتول القەدر کە بە ئومەتانی تر نەبەخشراوە. ئەوەستەویستمەوە بپرسم ئەم فەزڵە گەورەیە چییە کە خوای گەورە لەبەر خاتری خۆشەویستی پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم کە ئێمە لە فەزڵێکی زیاترم هەیە لە چاو ئومەتانی دیکەیە؟
خۆی فەزلی ئومەتی پێغەمبەری خوا لە ئاەتی كنتم خەیرە ئومەتین ئوخرجت للناس خی گەورە خۆی تعریفمانەکات خی گەورە خۆی پێشمان ئەخات بەسەر ئومەتانی پێشوە ئەوە تا لە حەدیثی صحیحا هاتووە پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام ئێمە ئاخر ئومەتین کە خی گەورە دروستی کردوین بەڵام یەکەمین ئومەتین بۆ بەهەشت ئەڵبەتەوەشە گەڕێتەوە بۆ فەزلی دووشت یەکەمیان فەزلی ئەم ئیسلام و قورئانەیە دووهەمیان فەزلی گەورەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم خی گەورە دوو منەت ئەکا بەسەر ئومەتدا بەسەر هەموو ئومەتاندا منەتی یەکەمیان منەتی ئیسلام و ئیمانە يمنون عليك أن أسلموا قل لا تمنوا علي إسلامكم بل الله يمن عليكم أن هداكم للإيمان چونکە خوا منەتی ئیمان ئەکا بەسەرمانە کاتێ هیدایەتت ئەدات یعنی دنیا و قیامەت سەربەرزت ئەکات چونکە ئێستا هەر کەسێک مسلمان بێت ئەزانی سەربەرزە لەم دنیا ئەزانی ڕوسورە لەم دنیا ئەزانی لە هەر کۆڕ و مەجلیس و سیمینار و کە شوێنێکدا هەبێت بە عیززەتە بە کەرامەتە هیچ مشکلەیەکی نییە بەڵام ئەو کەسەی کە غەیری مسلمان بێت ئەترسێت لە کردەوەیەکی کە ئەنجامی داوە خراپ بێت خەڵک باسی بکات مسلمان خراپەی نەکردووە هەمووی لە باشایە چون کاتێک کە تۆ هاتیتە ناو بازنەی ئیسلامەوە بازنەیەکی چییە؟ بازنەیەکی چاکەکاریە بازنەیەکی پاکە بازنەیەکی پڕ لە سەروەری و گەورەیە هەم بۆ دنیا و هەم بۆ قیامەتیشت بۆیە فەزڵەکانی ئومەتی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام تەنها بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان ناگەڕێتەوە بۆ پێغەمبەرەکەیشی دەگەڕێتەوە کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسسەلام من گەورەی منداڵەکانی هەمووی ئادەم من گەورەی هەردوو دنیاکەم هەم قیامەتیش و هەم ئەم دنیایش کە ئێستیان بەڵام وەلا فەخرە فەخریش ناکەن بەسەر ئومەتانی ترە بۆیە هەموو ئومەتانی تریش لە ڕۆژی قیامەتە محتاجی کێن محتاجی تکا و شەفاعەتە گەورەکەی ڕەسوول الله صلى الله عليه وسلم زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵا حەمەموراد مامۆستای ئاینی زۆر سپاس بووی کە لەم کاتەیە لە ئێمە لە خزمەت جەنابتا بووین و ئەم کاتت بەخشی بە ئێمە سپاس دەکەین مامۆستا خی گەورە موفقت بکات سەربەرز بن خی گەورە ئێوەش تەمەند درێژ بکات و سپاس بۆ کاناڵەکەیشتان ئومێد دەکەین ئینشاءڵڵا توانی بێتمان ئەوەندەی کە لە توانامانە بوو بێت لە زانیاریمانە بوو بێت گەیان دەبێتمان و یەک وەسیەتیش بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست و بۆ مسلمانان دەکەم کە ئەم مانگی پیرۆزی ڕەمەزانە بە هەل بزانن بە فرسەتی بزانن وا بزانین جارێکی تر ڕەمەزان نایەتەوە بە سەرمانە ئاخر فرسەتمان پێدراوە هەروەکو چۆن خی پەروەردگار لە سوورەی ممتەحینا پێمان لە سوورەی تەغابونا پێمان ئەفەرمێت ئەی مسلمانان ئەی ئەو کەسەی کەوا کاتێکە مەلەکول مەوت چۆک ئەداتە سەر سینەت داوا ئەکات یەک سات یەک کاتم بدەرێ ئەیخوا یەک هەلیترم بدەرێ بۆچی بۆ ئەوەی کەوا ببم بە کەسێکی مسلمان و مصدیق و بەخشرە و وە کەسێکی خێرخواز و وە کەسێک کە بتوانم دەستگوڕەی فەقیر و هەژار بکەم چونکە لەم کاتانەدا زیاتر دەرگاکانی ئاسمان و دەرگاکانی بەهەشت و دەرگاکانی خەیر و دەرگای بەرەکەت و دەرگای دڵەکانیش بۆ وەرگرتنی ئەم دینە لە بەرامبەرمانە کراوەتەوە ئینشەڵڵا هەوڵ بدەین ئەو فرسەتە لە دەست نەدەین و سوودیەکی گەورەی لێ ببینین هەم بۆ دنیامانەوە هەم بۆ قیامەتمان ئەمە لە ڕەمەزانی پێش و کۆمەڵە خزم و دۆست و کەس و کار و برادر هەبووە کە ڕەمەزانی پێشوو لەگەڵمان بوون ئێستا خی گەورە هەلیاوە بە ئێمە خوا ئەزانێ ئەمە لە ڕەمەزانی داهاتوو ئەبینیان نا ڕاستە بەڵام دوعای خێریش بکەین کە بڵێن خی گەورە ئەم نەخۆشی و ناخۆشیەش لەسەر هەموو گەلانی دنیا لا ببات ڕەفعی بکات و بە تایبەتیش لەسەر مسلمانان و عیزەتێکیش کە مسلمانان چاوەڕێی ئەکەن خی پەروەردگار بۆمان جارێکی تر زیندوو بکاتەوە لەسەر دەستی کەسێکی تری جارێکی تر وەکو سەلاحەدینی ئەیوبی کوردی کە خەڵکانێک چاویان هەڵنایە بە بینینی لە کاتێکدا کە ئێمە خۆمان بە قەرزارباری ئەو پیاوە گەورە ئەزانین و خۆمان بنەوەی ئەویش ئەزان بەڵێ بینەرانی عزیز دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کاری دۆفینسی باشترین جۆری کاری هێندیە.
بە بەکارهێنانی کاری دۆفینسی تام و چێژی خواردنەکانت بە تامترکە. کاری چەندین سوودی تەندروستی هەیە. دەوڵەمەندە بە مادەی دژە ئۆکسان و بەرگری دەکات لە شێرپەنجە، بە سوودە بۆ کۆ ئەندامی هەرس. کاری دۆفینسی دەوڵەمەندە بە کانزاکانی وەک کالسیۆم و مەگنیسیۆم، هەروەها ڤیتامین ئا، ئی، سی و بی تێدایە. کاری دۆفینسی بە کێشی 200 گرامی ئێستا لە بازاڕەکان بەردەستە. لە پێناو تامێکی خۆش و خواردنێکی تەندروست کاری دۆفینسی بەکاربێنە. دۆفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. دایکم سەرمایەی گرنگی ژیانی منە. بۆ پاراستنی تەندروستی خۆمان زەیتی سروشتی کاشۆ بەکارێنین. لەگەڵ کاشۆ لە تەندروستی دڵنیابە. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. سورپرایزێکی گەورم بۆ ئامادەکردوون. ئەمڕۆ هایپەرمارکەتی سەفرەتان پێ ناسێنم. هەموو پێداویستیانەی ڕۆژانە لە ماڵەکەدا بەکاری دێنی لە خواردن و پێداویستیەکانی دیتر لە هایپەرمارکەتی سەفرە بەردەستن بە باشترین کوالیتی و گونجاوترین نرخ. ناونیشان سلێمانی بەرانان بەرامبەر مزگەوتی شێخ فەرید. نوشی گیاتان بێ. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. وڵازان دێن و لای پەیوەندیەکانیەوە چاوەڕی پەیوەندیەکانیەوەن کە بزانین کێ وەڵامی ڕاست دەزانێت لەو پرسیارانی کە ئەمەشمانە گۆڕین کاکدانیێڕوانە ئەزەگەیەتەکە ئەگۆڕینێکین بە پرسیاری ناوەڕۆکی کام سوڕەتی قورآنی پیرۆز پیتی میمی تێدا نییە پرسیارەکە لای من نییە زۆر باشە. بەڵە بەڕێزان لە بەرنامەی میهری ڕەمەزان لەگەڵ هاوکارم کاکە دانیار لە خزمەتانین چاوەڕێی پەیوەندی تەلەفۆنەکانی ئێوەین. لەم مۆجبەی بەرنامەکەیە ژمارەیەک پەیوەندی تەلەفۆنی وەرەگرین. پرسیاری پێشومان درێژترین ئاەت لە قورآنی پیرۆزدا باسی چیەکات؟ ئەم پرسیارەمان ناوەڕۆکی کام سوڕەتی قورآنی پیرۆز پیتی میمی تێدا نییە. چەمان لەگەڵایە؟ بەڵێن حسین باریکە. عەلەیکە سەلام وەرەحمەتوڵڵا. باشم کاکە گیان ڕەمەزان نامولایەک پیرۆز بێ. باشی کاک بەڵێن ئەحواڵت؟ سەلامەتی برای بەڕازەکەم. ڕەمەزانتان لێ پیرۆز و یاخوا ئەو ماندووبوونەتان ئینشاءڵڵا یا ڕەبی سەلامەت بی لە تۆش قبوڵ بێت تاعات و عیبادەتی ئینشاءڵڵا. پرسیارەکەت بۆ دەخوێنمەوە جارێکی دیکە. دەڵێت ناوەڕۆکی کام سوورەتی قورآنی پیرۆز پیتی میمی تێدا نییە؟ ناوەڕۆکی بەڵێ کام سوورەت کە کاتێک ئەی خوێنیتەوە هیچ وشەیەکی پیتی میمی تێدا نییە، هیچ حرفێک. الله أعلم كوثر. والله جا الله أعلم بەڵام تۆ زانیاری لای تۆ چییە؟ سورەتی الكوثر. کەوسەرە بۆ جێگی دەکەین. باش
ئەگەر حەزیشمان بێ بتانێ خوێنم جان زۆر سپاس بۆ کاک بەڵێم حسێن دەچمە لای کاشما عەلی لە کوێ لەگەڵمانە لە سێ سادقەوە لە سێ سادقەوە خات و کاش ماسڵی خوارد لێبێت زۆر سپاس خات و کاشما پرسیارەکە دووبارە بۆ دەخوێنمەوە دەڵێت ناوڕۆکی کام سوورەتی قورئانی پیرۆز حرفی میمی تێدا نییە کاشماخان سوورەتی کافیرۆنە بێ زەحمەت کافیرون بەڵێ نازام وەکو پرسیار پێمان مەڵێ بە ینی وەکو وەڵام پێمان بڵێ بڵێ فلان سوورەتە سوورەتی کەوسەر کاکدانە کەوسەر سوورەتی کەوسەر زانیاریت هەیە لەبارەیەوە یان زۆر باشە خات و کاشما وەڵامەت بۆ جێگیرەکەین زۆر باشە چینە هەولێر سارا عەبدوڵڵا وەرەگرین سارا سڵاوی خوارد لێبێت پرسیارەکەمان ئاگاداری چییە؟ السلام علیکم. علیک سلام و رحمەت الله. ماڵە دەستخۆشی بەرنامەکەیەکەم. زۆر سوپاس. بەڵێ. بەڵێ با سوورەتی کەوسەر بێژین. سوورەتی کەوسەر؟ بەڵێ. زۆر باشە خات و سارا عەبدوڵڵا لە سلێمانیەوە لەگەڵمانە بوو. خۆشیە بەرنامەی لێ. کاک ئیسا سڵاوی خوارد لێبێت لە بەردەڕەشەوە ئیسا السلام علیکم. علیک السلام و رحمة الله وبركاته. خۆشیە بەرنامەی لێ دەکەم. زۆر سپاس کاک ئیسا. بەڵێ. کاک ئیسا پرسیارەکەمان دەڵێ ناوڕۆکی کام سوورەتی قورئانی پیرۆز حرفی میمی تێدا نییە؟ وەڵای ئاسانکاریە لە بووم بکە. جان؟ ئاسانکاریە لە بووم بکە. وەڵای زۆر ئاسانە. وەڵاهی هەڵبژاردننی تێدا نییە بڵێم دانێکیانەی وەلا دەبێت. بڵێ ئەیناکە بە پرسیارە دووبارەکەوە. پرسیارەکە دەڵێ ناوڕۆکی کام سوورەتی قورئانی پیرۆز پیتی میمی تێدا نییە واتە حرفی میم لە سوورەتەکەدا نییە لە ناوڕۆکی ئەو سوورەتەیە کەوسەر کەوسەر زۆر باشە زۆر باشە چینە هەڵەبجەی شەهید کانی سیروان وەرەگرین کانی سڵاوی خوارد لێبێت نوێژ و ڕۆژ و تاعات قبوڵ بێت ئەگەر لە پرسیارەکەمان نەبوو سڵاوی خوارد لێبێت دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم. زۆر سوپاس. بەڵێ ئاگاداری هەم وەڵامی پرسیارەکەتان با سوورەتی ئەلکەوسەر بێت. سوورەتی کەوسەر. الكوثر يعني دڵنیایت؟ بەڵێ. باش زۆر سوپاس ئێمە سوورەتی الکەوسەر بۆ تۆ نووسین. زۆر سپاس بەێوە. زۆر سپاس دەچینە لای پەیوەندێکی دیکە خات و فەهیمە کەریم لە فەهیمە کەرەم لە کەرکووک سڵاوی خوارد لێبێ خات و فەهیمە كرم. السلام عليكم. عليكي السلام ورحمة الله. والله خواتان لێبێ. سڵاوی خوارد لێبێ خوشکی من. دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم. زۆر سوپاس دادەکەی من ئاگات لە پرسیارەکەیە؟ بەڵێ. وەڵامەکەی؟ وەڵامەکەی سوورەی کەوسەرە. دڵنیایت؟ بەڵێ. سوورەتی ئەلکەوسەریش بۆ تۆ نووسین. دەچین لای پەیوەندێکی دیکە خات و سنوور مەحموود لە سلێمانی سڵاوی خوارد لێبێ خات و سنوور دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم خوا گەڕۆژ و تاعات هەموو لایەکتان قبوڵ کە ڕۆژتان ساوە ئینشاءڵڵا. تۆش قبوڵ بێت ئینشاءڵڵا. کاک داناگیانە ڕەفتت لە وشەی ناوەڕاستی قورئانە بڵێت تۆ ئەوە بدیان پرسیارەکە تۆزێک وازە نەبوو لەلا. نا کام سوورەتەی قورئانی پیرۆز پیتی میمی تێدا نییە میم. کام سوورەتی کەوسەر. دڵنیایت؟ بەڵێ. باشە سوورەتی کەوسەر بۆ تۆ نووسین و تۆ دوایین پەیوەندی تەلەفۆنیش بووی سنوورخان دەستخۆش بێ. بەڵێ ئازیزان دەچینە لای بڕگەی پەیامنێران پەیامنێرمان سامان فەتاح وەردەگرین لە پارێزگای هەڵەبجە زانین چالاکی و زانیاری چی هەیە لە پارێزگای هەڵەبجە بزانی شەوانی پارێزگای هەڵەبجە چۆن دەگوزارێت. سامان سڵاوی خوارد لێبێت. سڵاوتان لێ بێدانیار سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. دیارە من ئێستا لە ناو بازاڕی هەڵەبجەم ڕۆژ و تاعاتی هەموو لە قبوڵ بێت. وەک ئاشکرایە ماوەی چەندین ساڵە لە هەرێمی کوردستان پرۆسەی دامەزراندن نییە و دامەزراندن بۆ هیچ کەسێک بەتایبەت بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگاکان
نییەوە ئەو پرۆسەیە ڕاگیراوە لەناو ئەم بازاڕی هەڵبجێ دەرچوویەکی زانکۆ هەیە کە ماوەی 6 بۆ 7 ساڵە خوێندنی تاو کردو بەڵام دانەمەزێنراوە وە بێ ئومێد بووە لە دامەزراندن لەبەرەوە لێرە عارەبانەیەکی داناوە خەریکی شفتە فرۆشتنەوە بژێوی ژیانی خۆی لەوە دەست دەکەوێت دیارم نەمێ ئاماژە بۆ بکەم کە لە پشتی منەوەمە شفتەی کاگونەرە کە بە گۆشتی خۆماڵی جیاواز لە هەموو خواردنەکانی تر شفتەیەکی جیاواز وە تایبەت دروستەکە کاگونەر سڵاو لێبێ ڕاستەوخۆ لەگەڵ تام پێم بڵێ باسێکی شفتەکەی خۆتم بۆ بکەی عەزێت نەبێت لە خزمەتام کاک سامایکە شفتە دووسێ شتە کاک سامان بەس قیمەکە خۆماڵی بێ شتێکی وای ناوێت لەگەڵ ڕۆنەکەیە ڕۆنەکەژەم ڕۆنە نەبێ عادەتەن خەڵک بەکارێنێ ڕۆنێکی تایبەت بێ قیمەکە و تۆزێ گۆشتی گوێرەکەی تیاوێ سووری گوێرەکە لەگەڵ لە بەریا و بەرەخ ئەوانەی تێکی دووتەوە لەکە یەک تۆس پیاز و کەرەوس شفتە ئاردی لێدرێ ئەم شفتەی تۆ چۆن ئاردی تێ ناکەم لە کاتێ قیمەکە ئەەکەیکەم بە قیمە دوو جارێمەوە لە مەچینە دوو جاریاتۆ لە مەچینە ور دەبێ ئەوەشی ناوێت خەڵک ڕازیە کاگونە لەم شتە ئەلحەمدولیلا پێش دانە ساڵە دام ناوە بژێوی ژیانم لەسەر ئەمەیە لەخوا بەزیابێ خەڵک لێ ڕازیە باشە بژێوی ژیانی پێ دابینەکەم تەندروستیەوە تا چەنەوە لەدەن ئێوە خواردنێکی خاوێن و پاک و خاوێن بدەن بە ئەو کەسانی کە سەردانیەوەکە پێش هەموو کەسی خۆم لێخۆ ئەوە برامە لێیا لێخۆ ماڵە خۆمانیان لێخۆ پورزایە خاڵۆزایە هەڵەبژە هەمووی ناسراوە بێگانە نییە منم شۆ شتێکی خراپم بە تۆس پێش و نایێت و ناتوانم شتی خراپم بەکەس حالێن ئەم ێوارە لیژنەکانی تەندروستیاتون بۆنا سێری مەغزەنیان کردو سێری هەموو شتێکیان کردووە دەست خۆش بەڵێ دانیار لەگەڵ ئەوەی کە لە تەنیشت شفتەکەی کاگونەر کە شفتەیەکی بە گۆشتی خۆماڵی و جیاواز لە خواردنەکانی تر دروستەکرێن لێرەش دۆی خۆماڵی دانراوە لە تەنیشتی شفتەکان کە دۆی هەورامانە دۆیەکی جیاوازە لێرە ئەو کەسانی کە شفتە ئەو کەسانی کە شفتە یاخودەر خواردنێکی جیاوازە خۆن لێرە دۆی خۆماڵی خۆن لێرە کاگالان ئەگەر پێم بڵێ ئەم دۆی کوێ گیان ژیوارگیان هەورامان برای گەورە هەورامان دوێکی چۆن دوەیەکی مێخۆشە زۆر خەڵک لێ ڕازیە شتێکی زۆر شازە ئەو کەسانی کە شفتەیە خواردنە خۆن لێرە خواردنێکی جیاواز لێرە دۆکەیەکەن بەسەرە بەڵێ بەڵێ لەەوە بێگین بە ئەزین چۆنە ئەم دوێ عایدی هەرممانە بەڵامێتر بە کۆی بازارڕەکە ئەم بۆ خۆمانمانداناوە بەڵامێتر بازارڕەکە هەموویە بۆ لای خۆمان دوێکی مێخۆشە شتێکی شاز لە خزمەتان برای بەڵێ دانیار بە ڕامیان وان نەزانێتەنا لای خۆی خواردنی خۆشەیە لێرەش شفتەی خۆماڵی و بە گۆشتی خۆماڵی لێرە دۆی ئەورامان خواردنی زۆرە مەزۆری خۆماڵیە بەڵام نەگەڕێمەوە لای ئەوە باشە سامان یانیاڵە تاقیکردنەوە باشترین بەڵگەیە تۆ هەر قسەکانمان بۆ گوازیتەوە وێنەکانمان بۆ گوازیتەوە یان خۆت لە شفتەکە و دوێیەکەت خواردووە گەرنت خواردووە تۆش تاقیکەرەوە و بزانین چۆنە وەڵام من لە شفتەکەم خواردووە شەوانی پێشتر هەڵبەت هاتوو سەردانی کاگونێرم کردووە و خواردنەکانی پاک و خاوێنن شفتەکەم خواردووە و تاقیم کردوێتەوە لەوەی کە شفتەیەکی جیاواز و عەجیبە کاک سامان هەر بەجددی قیمە و گۆشتی پارێزگای هەڵەتە زۆر جیاوازی هەیە لە تامان لەگەڵ پارێزگای سلێمانی و ناوچەکانی دیکەمە هۆکارەکەی چیە بۆچی دەگەڕێتەوە من بێمە هەڵەبجابێ دەرکەباوی ئەوێ بخۆم هەموو خواردنەکانی لێرە جیاوازن هەموو خواردنەکان لێرە جیاوازن بە خۆماڵی ئەکرن و بە پاک و خاوێنی زیاتر ڕەچاوی ئەو بابەتە ئەکرێ لێرە هەمووی ئینی دەستی کەس و خزمە نزیکەکانی خۆیانە کاگالانەگەر ئەو دۆ ئەمەوێ شفتەکەم خواردووە تێستم کردووە لە شەوانی پێشوترە بەس بزانم دۆکەی پێم خۆشە تاقیکەمەوە کەمێگەگەر هاوکارانم بزان مەرچەند بێ ئێوە ناخۆش بزانم دۆکەی با بەدەستی ڕاستیش دەست و چاو خۆش بێ خواردنی ئێرە بەشی زۆری ئەم شوێنانی کە لێرە خواردن پێشکەشی باوڵاتیانەکەن و کەسانی کە دێنە بازار زۆربەی زۆری خۆماڵین لە ماڵەکانی خۆیان دروستێکن بەتایبەت ئەم دۆ لە کەسە نزیک و خزمەکانی خۆیان لە هەورامان لەوێ دروستەکەن و لێرە پێشکەشی ئەو کەسانەیەکن کە لێرە خواردنە خۆن و خوازیاری خواردنی دۆن زۆر باشە زۆر سپاس بۆ پەیامنێرمان سامان فەتاح لە هەڵەبجەوە لەگەڵماناویت بەڵێ بڕگەیەکی دیکەمان حازرە ئەویش ڕۆژووی تەندروست خوانی بەربانگە بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین
بڕگەی ڕۆژووی تەندروست پێشکەشەکرێت با بینەری بین. بڕگەی ڕۆژووی تەندروست بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین پێشکەش دەکرێت. بەنای خۆی گەورە و میهرەبان خۆشەویستان ئازیزان سڵای خۆی گەورەتان لێبێ داواکارم لە خۆی گەورە ڕۆژووی مانگی ڕەمەزان لە هەموو لایە قبوڵکە خۆشحاڵم جارێکیکە لەم بەرنامەیە لە بەرنمەیەکە بێمە خزمەتی ئێوەی بەڕێز دیارە لە مەڵقەیە من باسی خواردنی بەربانگ ئەەکەم لە ڕۆژووی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە لە ئەڵلقەکانی پێشووە وەکو باسی هینم کرد باسی مانگی ڕۆژووی مانگی ڕەمەزانم کرد باسی سوودەکانی ڕۆژووی مانگی ڕەمەزانم کرد بە ڕێزان بۆ ئێوەی بەڕێز باسی ئەوم کرد لە مانگی ڕەمەزانە کۆمەڵە پرۆتین هەیە کە لە مێشکایە زیاد بێ بۆیە لە مانگی ڕەمەزانە با بڵین زیرەکی ئینسان زیاتر ئەبێ لە مانگی ڕەمەزانە هەوکردن ڕێژەی هەوکردن کەم ئەبێتەوە لە مانگی ڕەمەزانە ئەو چەوریانەی کە لە ناو جگەرە کەمە بێتەوە و چەوریانەی خوێنە لە خوێنایە کەمە بێتەوە ئەو کەسانەی کە بە ڕۆژوو ئەبن لە مانگی ڕەمەزانە چەوریەکانی خوێنیان کەمە بێتەوە و ئەو کەسانەی کە بە ڕۆژوو ئەبن لە مانگی ڕەمەزانە کۆمەڵێ سوودی تری تەندروستی هەیە لە پشتی مانگی ڕەمەزانە لە پشتی بە ڕۆژوبوونی مانگی ڕەمەزانە هەر هەمووی بۆ لە ئەڵلقەی پێشووە باس کرد لە ڕۆژووی بە ڕۆژوبوونی مانگی ڕەمەزان سوودێکی یەکجاری هەیە بۆ با بڵێن بۆ ئەندامەکانی لەش ئیسراحەتێکی باش ئەدرێ بە ئەندامەکانی لەش ئەو خانانەی ئەو خانە شێرپەنجانەی کە دروست ئەبێ لە لەشی ئینسانە لە ڕووی بە ڕۆژوبوون ئەو خانانە لە ئابە هۆرمۆنەکانی لەشی ئافرەت لە مانگی لە بە ڕۆژوبوون ڕێکە خرێتەوە و لەگەڵ کۆمەڵێک بە تایبەت لە بە تایبەتترین بۆ ئەو کەسانەی کە شەکریان هەیە وانەی جۆری دووی شەکریان هەویان توشبوونن تازە توشبوونە بە نەخۆشی شەکرا بە ڕۆژوبوون سوودێکی یەکجاری باشیان هیچ باشی هەیە بۆ کۆنتترۆلکردنی شەکرەکەیان بۆ زیابوونی حساسەتی ئەنسۆلین لە لەشیانە بۆ ئەوەی شەکر بڕاتە ناو خانەکانیانەوە وە کەمکردنەوەی بەرگری لەشیان سەبارەت بە ئەنسۆلین ئەمە کۆمەڵێک سوود و پوختە بۆ ڕۆژوبوونی مانگی ڕەمەزان کە باس کراوە لە توێژینەوە زانستیەکان باسی بە ڕۆژوبوون کراوە لە توێژنەوە زانستیەکان وە ڕۆژوبوونی مانگی ڕەمەزان یەکێک لەو بە ڕۆژوبوونانەیە کە ئەگەر ئینسان بێت و بە ڕۆژوو بێ ئەو هەموو سوودە زانستیەی بەدەستەکەوێت لە سەبارەت بە بەلاشەی خۆشەویستان من باسی ئەو کەسانە ئەەکەم کە ئەتوانن بە ڕۆژوو بن لە مانگی ڕەمەزانە ئەوانەی کە لە مانگی ڕەمەزانە ناتوانن بە ڕۆژوو بن ئەوانە پێویست ناکە بە ڕۆژوو بن بەڕاستی ئیتر بە هەچ هۆکارێک بێ پێویست ناکە عەزەتی نەفسی خۆیان بن من باسی ئەو کەسانە ئەەکەم کە ئەتوانن بە ڕۆژوو بن مانگی ڕەمەزان وێزگەیەکی باشە بۆ تەندروستی چونکە وەکو باسم کرد 240,000 توێژینەوەی زانستی بەس لەسەر وشەی فاستین کە پێویستە بە ڕۆژوبوون هەیە و زۆربەی زۆری ئەو سوودانە کە لە باسی ڕۆژوبوون کراوە لە جۆرنەڵە بەناوبانگەکانی دنیاە لە هەڵلقەی پێشووە باسم کرد و بڵاو کراوەتەوە مەرج هەیە لە بۆ وەرگرتنی ئەم هەموو سوودەیە مەرجەکە ئەوەیە کە لە مانگی ڕەمەزانە شێوازی ژیان ڕێک خەیتەوە و شێوازی خواردن ڕێکەیتەوە بە ڕێزان من باسی کۆمەڵی هەڵێم کرد بەڕاستی لە مانگی ڕەمەزانە ئەکرێ ناکرێت تۆ بتەوێ سوودی ڕۆژووی مانگی ڕەمەزان بەدەست بێنیت و لە مانگی ڕەمەزانە 4 برمە بخۆیت و 3 پاق لەوا و کۆمەڵێ شەربەتی بە یەک جار لە کاتی بە بەرەبانە بەکبی خۆیت و بڵێ وەڵاهی من لە دواییە بڵێ من ئەمەوێ سوودی ڕۆژووی مانگی ڕەمەزان بەڕازیان بە ڕۆژوو بوونەکەم سوودی هەبێت سوودی شەرعیەکە وەرگردو ئینشاءالله
ئەوە گومانمان لەسەرەوە نییە گەر بێت و مەرجەکانت جێبەجێ کرد بێت سوودە شەرعیەکان من باسی سوودە زانستیەکان تکام وایە بەڕێزان واللهی ئەو سوودە زانستیانەی کە من بەرچاوم کەوتە و لەو توێژینەوە زانستیانەی کە من بەرچاوم کەوتووە خوێندومەتەوە ئەگەر بێت و ئێمە ئەو ڕێنمایانە جێبەجێ بکەین ئەو هەموو لەگەڵ ئەو سوودە شەرعیانەی کە بەدەستیە هێنی باشە ئەم سوودە زانستیانەیش و ئەم سوودە تەندروستیانش بەدەسەهێنی لە مانگی ڕەمەزانە ئەبێ خواردن کەم بکەیتەوە بەڕێزان باشە من لەم ژەمەیە باسی چۆنیەتی خواردن وایانەوە خواردنانەی باشە لە کاتی و بە ڕۆژوو بوونە کە ڕۆژوو ئەشکێنی لە بەربانە چی بخۆی باشە لەبیرە نەچێ و لە یادت نەچێت تۆ تقریبا 15 ساعت 16 ساعت بە ڕۆژوو بوویتە وەختی ئینسان بە ڕۆژوو ئەبێ لە دوای 6 ساعت لە دوای 6 ساعت بە ڕۆژوو بوون 7 ساعت بە ڕۆژوو بوون کە شەکر لە لەشی ئینسانانەیە ئینسان دەست ئەکا بە سوتانی چەوریەکانی لەشی وەختێک ئینسان کە ڕۆشتە سەر لەشت ڕۆشتە سەر سوتانی چەوریەکان ئەو کاتە بەرەکەتی ڕۆژوو بوون دروست ئەبێ ئەو کاتە بەرەکەتی بەنسبەتی لاشەوە دروست ئەبێ ئەو کاتە سوودەکانی ڕۆژووی مانگی ڕەمەزان بەرچاوەگری وەختێکە لەشت ڕۆیشتە سەر توانەوەی چەوری چکە چەوریانەی بە تایبەت لە منتقەی کەمەرە ئەگەر بسووتێنی هەوکردنت سووت ڕۆشتووە چەوریەکانی خوێنت کەم کردووە کۆمەڵێ چەوری لە خوێنە کۆمەڵی هەوکردنە چکاوانە سەرچاوە بوون بۆ چی سەرچاوە بن بۆ هەوکردن ئەمانە هەر هەمووی چیە بێ هەر هەمووی کەمە بێتەوە لە کاتی بە ڕۆژوو بوونە بۆیە من پێم باشە ئەم ڕێنمایانە جێبەجێ بکرن بە ڕێزان و خۆشەویستان پێم باشە لە مانگی ڕەمەزانە لە ڕۆژووی مانگی ڕەمەزانە ئەو وزەی کە ئەیخۆی ئەو وزەی کە بەکاریهێنی وزەیەکی کەم بێ فتووە کە بە ڕۆژووە بی تقریبا 16 ساعت بە ڕۆژوو بوو دوای ئەوەی 6 ساعت لە 6 ساعت شەکر نامێ لە لەشی ئینسانە بۆی لە بیرتان بێ و کاتێ مرۆڤ کە شەکری نەما لە لەشە لەگەڵ شەکرەکانە کۆمەڵی ئاو لە لەشی مرۆڤ نامێنێ بۆیە و لەگەڵ ئاویشا کۆمەڵی کانزاکانیش لەگەڵ لەشی مرۆڤ ئابدا ئەبەزێ بۆیە کاتی ئینسان کە بە ڕۆژوو بێت تۆزێک لەشی وشکە بێتەوە لە کاتی بەربانگە ئێستا من پێتان دەڵێم چی بخورێت باشە بۆ ئەوەی ئەو کانزایانەی کە لە لەشی مرۆڤ ڕۆشتۆتە دەرێ تۆ شوێنی پڕکەیتەوە بەڵام پێشەوەی باسیەوە بکەم بە حەزەکەم باسیەوە بکەم ئینسان وەختێک کە خواردنێکە خوا هەر خواردنێ لە خواردنەکانە بێ سێ خواردن هەیە بە شێوازی وزە ئەبەخشێ بە لەشی مرۆڤ یەکێکیان شەکرە یان نشاستە کە پێڵین شەکر و نشاستە یەکێکیان پرۆتینە یەکێکیان چەوریە بە ڕێزان خۆشەویستان لە کاتی بە ڕۆژوو شکاندنەوە تا بەربانگە پێم باشە ژەمەکە و زۆر چەور نەبێ یعنی چی ژەمەکە و زۆر چەور نەبێ یعنی چەوری زۆر نەخۆی تاگە مریشکێکە هەبوو مریشکێک لە ژەمەکەتە هەبێ مریشکەکە بان سوور نەکرابێتەوە ئەو گۆشتەی کە خۆی با سوورت نەکردی بێتەوە چەوریەکان هەڵگرە بۆ پارشێ و لە پارشێوە چەوری بخۆ بەڵام لە کاتی بەربانگان شاستە واتە شەکر بەڕێ بە شێوازی نان باشە یانەوە تا برنج یانەوە تا مەسەلەن کەم یانەوە تا بە لەگەڵ چیا لەگەڵ پرۆتینە ئەمە لە کاتی بەربانگا پێم باشە بەڵام لە ڕۆژوو شکاندنە ئەوەیان جیاوازە ئێستا باسی چی یەکەم باسی ئەوەکەم کە بە ڕۆژۆکە بشکێنی پێم باشە توانی بە ڕۆژوو بشکێنی بە و کەسانی کە بە ڕۆژووە بنەتوانن بە ڕۆژوو بن بە خورمایەک مەسەلەن یەک دەنکە خورمایەکە توانێت ڕۆژۆکەی بشکێنێ وەکوتم لەش پێویستی بە کانزاکانە ئێستا لەش وشک بووەتەوە بۆیە تۆ ئێستا بێ مەعیدەت وشک بووەتەوە بێت تەڕیکەی پێم باشە بەچی دەست پێ بکەی بە شۆربایە ئەم شۆربایە شۆربایەکی سەوزە باشە دروست کرابێ ئەگەر ئێسکیشی تیابێ چکە کۆلاجینی تایەش ئێسک باشە گلایسینی تایە کۆمەڵێ بە باتی بیناگەر مامە شادیار ئەو کاکە شادیار گیان دەستخۆش بێ زۆر دەستخۆش بە قوربان کەوچێکی لێ یازێت نەمی
ئەمە شۆربایەکە شۆربای سەوزە بێ ئەگەر ئێسکشی ئێسکەکەیش بە ئێسکیش کرابێ زۆر باشە هەر سەوزەیەک بێ مشکلەی نییە ئەتوانی بە خورماکە دوایە و دەنکێکی خورمات خوارد پاشان ئەتوانی بەچی بشکێنی ئەتوانی وەکوتم ئەم بەم شۆربایە ئەم شۆربای سەوزەیە پێم باشە و شۆربای سەوزە خوێیەک تۆزێ سوێرتر بێ وەکوتم بەڵام ئەو خوێی بەکارێنین تکام وایە خوێەکە خۆماڵی بێ باشترە خوێی خۆماڵی زۆر هەرزانە خوێ مەملحە هەیە هەرزانە یا خوێیەکی چکە ئەو خوێیە نەبێ بەس ئین بێ پاش ئەوەی کە شۆرباکە و خوارد ئەمە شۆربایە مەسەلەن بسم الله پاشەوەی شۆرباکە و خوارد ئەگەر شۆرباکەی سوێر بێ وەکوتم باشە لەشت پێویستی بە کانزاکانە بە خوێکانە پێم باشە لەگەڵی شایە سرکە بخورێت ئەم سرکەیە بۆ نمونە بەم شێوازە ئەگەر ئاوێک توانی پەرداکێکی ئاو دوایەوەی شۆرباکە و خوارد ئەتوانی ئەم جار سرکەکە بەو شێوازە بهێنی سەرقەباقێکی سرکەکە یانەوە تا کەوچکێکی سرکە یا سەرقەباقەکەی مەسەلەن بۆ نمونە بەڵام تکام وایە سرکەکە باس سروشتی بێ باشە ئەوە لە سرکە خیتە ناو پەرداخ ئاوەکەیەوە باشە یا کەوچکێکی زەڵاتە ئەم جار تۆزێک خوێ هێنی ئەم خوێیە وەکوتم تێکەڵەکەی لەگەڵ سرکەکەیە چکە لەش وەکوتم لەشە بێت تەڕکەیتەوە مەعیدەمان تەڕ کردەوە بەچی حازرمان کرد بۆ چێشتە سەرەکیەکە بە شۆربایەکی سەوزە ئێسکی تیابێ وەکوتم زۆر زۆر باشە ڕۆژەکەمان شکان بە خورمایەک هەر لەم شۆربایانە کێشەی نییە ئەو کات ئەتوانی بەم شێوازە سرکەکە تێکەڵکەی ئەو خوێشی ئاوها بەو شێوازە تێکەڵ بێ و کاتە لەش تەڕەکەی بەم پێکهاتە و ئەو خوێیە نەک بەس با بڵین سۆدیۆمی تایە و ئینەما هینەکانی تری تایە بەم شێوازە ئەتوانی سرکەکە بخۆی بسم الله بەم شێوازە ئەتوانی سرکەکە بخۆی سەوزەکەمان خوارد شۆربای سەوزەکە و خوارد بە خورماکە شکاندت ئەوەنە ئەمەی کە من خواردم باشە هەر هەمووی تقریبەن وزەیەکی زۆر زۆر کەمی تایە بەبیرتان بێ منوتم لە ژەمی ئێوارەیە با 500 کیلۆ کەلەری بتوانی بخۆی باشە لەوەیە بۆ قورس بێ بۆیەوە چۆن حسابی کەلەریەکانی بۆ بکەی بەڵام وزەکە و باکەم بێ بەم شێوازە تۆ توانی چی بکەیت ئەتوانی بەربان ڕۆژەکە و بشکێنی پاشان کە ڕۆژەکە و شکان و شۆرباکە و خوارد و یانەوە تا سرکەکە و خوارد یان مەسەلەن پەرداخێکی ماستا و مەسەلەن بۆ توانی ئەو کاتەش بیخۆین یەکێک لەوانە ئەو کات ئەتوانی دەستکەی پێم باشە نیو سەعاتێ بۆستی بۆ ئیسراحەتێ بەی بەلەش ئەم خوێ و با بڵین ئەم ئاوە و خوێ و شتانە ئیسراحەتێکی باشە دەن بەچی ئیسراحەتێکی باش هەیەن بە ئەگێڕنەوە بۆ لەش خوێەکەت خوارد تۆ تااقەتێکی باشە بۆ گیڕێتەوە بۆ لەشت ئەم کاتە پێویستی بەوانە بێ بەڕاستی پاشان پێم باشە نیو سەعات بۆ 3 چارەک بۆستی ڕۆنێژەکە و بکە مەسەلەن یان لە میزگەوتەوە هاتووی یان لە هەر شوێنێکەوە هاتووی ئیسراحەتێکی بۆ بکە دوایە و ئیسراحەتە کرد نیو سەعات باشە توێژینەوەکان ئەڵێن سەعاتێ باشە ئەتوانی دوای دەستکەی بە ژەمە سەرەکیەکە ژەمە سەرەکیەکە ئەگەر مامە شادیارجان دەستەکەی بە ژەمە سەرەکیەکە و ژەمە سەرەکیەکە و تۆ دووەکو وتم دوای نیو سەعاتێ یان دوای 3 چارەکێک دەست خۆش بێ مامە شادیارجان زێت کێش دەست خۆش بێ دەست خۆش دەست خۆش بیاخۆ خۆشەویستان و بەڕێزان مەرجنی ئەم هەموو خواردن لە بەردەستایە بێ ئێمە هێنامان لەوێ بۆ ئەوەی هەموو خواردنەکان نمونەیەکتان بۆ باسکەین دوایەوەی کە دەست کرد بە ژەمی خواردنەکە و
ئیتر ژەمە خواردنەکە و پێم باشە بۆکوتم پێم باشە لە ژەمی خواردنی ئێوارەیە پرۆتینی زۆر تیاابێ بەڵام شەوری کەم بێ ئیتر پرۆتینەکە مەسەرەن لە گۆشت بێ مەسەرەن بەم شێوازە کوڵاو بێ باشە یانەوە تا ماسی بێ بەم شێوازە یانەوە تا مریشک بێ ئاعتیادیە هەرسێکیان ئەبێ مریشکیش بێ کێشەی نییە باشە لەگەڵی شایەتی لەگەڵی شایە وەکووتمان نشاستە یان شەکر طبعاً ئەم برنجە زۆرە ئەم برنجە زۆرە ئەتوانین قاپەکە و بکەی بە دەیان دەفرەکە و بکەی بە دوو بەشەوە بەشێک بەم شێوازە خۆشەویستان ئەمە تقریباً 5 کەوچک برنجە باشە ئەتوانین بیکەی بە 7 کەوچک برنج 100 کیلۆ کەلەریەکە کا تقریباً با بڵین باشەیان 6 کەوچک برنج وەلو ئەمە نیو قاپە باشە نیو قاپ برنج باشە ئەمەنە یان ئەگەر برنجەکە و نەخوارد دەتوانی مقابلن بە یان نانەکە یانەوە تا مەسەلەن حەزت لە برنج نییە مەسەلەن نەتوانی بە هەمان شێوە 7 کەوچکێ یان 6 کەوچکێ ساوەر بخۆی باشەم ساوەرە تقریباً بە حدودی 6-7 کەوچک دەرەچێ یانەوە تا قەرەخەرمان بەم شێوازە گەرەوە شت نەبوو ئەتوانی ئێمە وەکوت نییە شەت نییەوە ئەو هەموو سفرێ خواردنە خوانەی بڕێ لەسەر سفرەکە دەبێ بەڵام ئەمانە نمونەمان هێنا بۆەوەی بۆ ئەوەی خۆشەویست ڕوونی کەینەوە ئەمە تقریباً حتا قەرەخەرمانەکەیش بێ ئەتوانین مەسەلەن بۆ نمونە دەستخۆش مامەشا دیارجان ئەتوانی 7 کەوچک تقریباً وەکوتم 7 کەوچکەکە ئەمە 2 ئەمە 3 ئەمە 4 ئەمە 5 6 کەوچک یان 7 کەوچک بەم شێوازە ئەتوانی ئەمەنە بخۆی زۆر باشە بۆ کەسانەی بە تایبەت و کەسانێک کە کێشیانەیانەیە کێشیان دابەزنەوە کەسانی تشیانەیە کە سوودەکانی ڕۆژوو ببینن بەڕاستی ئەمە بەم شێوازە لەگەڵ ئەم گۆشتەیە توانی تقریبا ئەمە بە حدودی 400 کیلۆ کەلەرێ بێ لەگەڵ ئەمەیە ئەو لەگەڵ شلەکەیە ئیتر ئەگەر بێت و مەسەلەن تۆ گۆشتت نەبوو ئەمە گۆشت مەسەلەن ئەگەر نەبوو لە ماڵا گۆشتت نییە یا مریشکت نییە یا ماسیت نییە هیچ کێشەیەک نابێ ئینشاءڵڵا پشتیوان بخوا ئەم فاسوولەیە جێگای چیەگرێتەوە جێگای پرۆتینەکە ئەگرێتەوە تێکەڵی کەی لەگەڵ برنجەکەیە یان لەگەڵ قەرەخەرمانەکەیە ئەم کۆمەڵێ پرۆتین و ئەمینۆسیدی تایە و ئەمیش کۆمەڵێکی تایە کە لە ناو فاسوولیاکە نییە با دووشانەوە کۆمەڵێ پرۆتینی و ئەمینۆسیدی چاک وەرەگری ئەمە سەبارەت بەچی سەبارەت بە خواردنەکە یان شلەی کولەگەیە یان هەر شلەیەکی ترە لەگەڵایە یانەوە تا سەوزەکانە لەگەڵایایی خۆی سەوزەیش باشە ژەمێکی باشیش لەگەڵایە بێ سەوزە ئەویشە توانی لەگەڵایە سەوزەکان دا بنرێ بەڕاستی بخورێ ئەمە تقریباً ئەتوانی ئەمە سەوزەکانیش وەکوتم سەرچاوەیەکی باشە لەگەڵایە وجودی هەبێ چکە پێویستەکە لە کاتی ڕەمەزانە تۆ ناوەندێکی باش بۆ قۆڵۆنە دروستکەی خۆشەویستان وەکوتم لەگەڵ خواردنەکانە وەکوتم لەگەڵ خواردنی پرۆتینەگە پرۆتینی ئاژەڵی و دەست نەکەوت وەکو گۆشت ئەتوانی پرۆتینە ڕۆکەکان وەکو فاسۆلیا وەکو پاقلەمەنیەکانت دەستکەوێ و کاتە وجودی هەبێ لەگەڵیایە خراب نییە و لەگەڵی شایە پێم باشە سەوزە هەبێت چکە وەکوتم ناوەندێکی باش دروستەکەی سەوزە بۆ ناوگەدە و ئەو بەکتریانەی کە لە شایە و لەگەڵی شایە کۆمەڵێ فایبەری تایە چ لە ئینەکانە بێیان چ لە سەوزەکانە بێ بەو شێوازە ناوەندێکی باش دروست ئەەکەی بۆ قۆڵۆن چکە قۆڵۆنیش پێویستی بە چییە پێویستی بە فایبەرە بەڕاستی ئەتوانی لەو کاتەیە سەرچاوەیەکی باش بێ ئەمە بە شێوەیەکی گشتی ئەو خواردنانەی کە ئەتوانی بیخۆی لەوەی پرسیارێ بکرێ ئایا ئەی میوەکەی بخورێ لەبیرم چوو پێتان بڵێم ئەوەیە بەڕێزان تکام وایە لە کاتی ڕۆژ و بوون ڕۆژ و شکاندنە بابەتی شیرینی مەخەنە سەر سفرەکانتە هەموو سوودەکانی لە ناوە بن چ برمە بێ چ مەسەلەن نەفەری وایە دوو پاقلەوە خوا نەفەری وایە با بڵێن برمەیەکە خوا سێ برما خوا یانەوە تا لقمە قازی ئەخۆن لەوە هەنەمانە
هەر خودی ئەوانە ژەمێکی خۆراکیە بەڕاستی پێم باش نییە لە وجودی هەبێ لەسەر سفرەکە هەموو سوودە تەندروستیەکانی هین لە ناوە بەی بەڕاستی. ئەمە سەبارەت بە چی؟ ئەمە سەبارەت بە خواردنە سەرەکیەکانی بەربانگ. پرسیاری ئەکرێ لەوەیە پێمان بوترێ باشە ئەیکەی میوە بخورێ بەڕاستی. ئەگەر میوەشت خوارد بۆ نمونە لە دوای سەعاتێ یان سعات نۆ مەسەلەن سعات نۆ یان بۆ سەعاتدا پێم باشە میوە بخۆی بەڵام میوانەی کە شەکلیان کەمە. بۆ نمونە دەستخۆش بیاخۆ مامە شادیار زۆر دەستخۆش دەستەکانە خۆش بێ. طبعاً میوەکان ئەتوانن ئەو میوانەی لە سەعاتدا 9 بۆ 10 شەو ئەتوانی مەسەلەن بۆ نمونە و میوانەی کە شەکریان کەمە بۆ نمونە ئەمە سندیە شەکری کەمە باش ئەتوانی بیخۆی. کاڵک یەکێک لەو سەرچاوە باشانەیە کە ئاوێکی باشی تایە، کانزا و ڤیتامیناتی سەرچاوەیەکی باشە. لە هەمووی مهمترە مەشلیکە هەم شەکری کەمە و هەم ئەو دژە ئەکسەدانەی کە زۆر دژە ئەکسەدەی تایە چکە لە کاتی ڕەمەزانە پێویست بە دژە ئەکسەدەیە باشە یان هەر ئەم میوانە بێ بەڵام شوتی تۆزێک شەکری زۆرترە شوتی کەمتر بخورێ بەڵام ئەتوانی بخورێ بەڵام قاژەکەی کەمتر بێت یعنی با بڵین خواردنی قاژەکانی کەم بێ یانەوە تا بەم شێوازە ئەتوانن میوەی تریش بخورێ ئەوانەی کە شەکری کەم بێ لە کاتی سەعات 9 بۆ 10 ئێوارە. بەم شێوازە خۆشەویستان ئەگەر بێت و ڕۆژۆکە و بشکێنیت و بەم شێوازە بڕۆیت و خواردنەکە و کەم بکەیتەوە و بە تەندروستانە ئەم خواردنە بخۆی دڵنیا بە جگە لەوەی ئەو ڕۆژۆ ئەو سوودە شەرعیانە و دەستکەوتەوە پشتیوان بخوا هەموو سوودە زانستیەکانی بە ڕۆژوبوونیشت بەدەستهێنی. داواکارم لەخوای گەورە دیسانەوە ڕۆژومان لێ قبولکە ئینشاءالله و داواکارم خوای گەورە هەر تەندروستان کە و دوورتان کاتەوە ئینشاءالله لە نەخۆشی و ناخۆشی. من ئەمە یەک ئەڵقەیەکی تر بوو ئینشاءالله بۆ ئەڵقەیەکی تر خواتان لەگەڵ و سەلام عەلەیکوم ڕەحمەتوڵڵاه. بەڕگەی ڕۆژووی تەندروست بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین پێشکەش کرا. دووبارە سڵاوتان لەبێت بینەرانی عزیز دەچینە لای بڕگەیەکی دیکەی بەرنامەکەمان کە ئەویش پیشە و ڕەمەزانە کە گەنجێک خەریکی دروستکردنی شیرینی بزانین چۆن دروستی دەکات و پێکەوە بینەری دەبین. بەڵێ هاوڕێن پێمان دەڵێن ئامادەنیە دەچینای تیر و پشکەکە کاکدانا ئەڵەن شیرینی خراپە بۆی ئامادەنیە باش ناکە زۆر باشە بینەرانی بەڕێز ئاریان جانبا بەرنامەکە پێشکەشکەین بە قوربان. بینەرانی بەڕێز و خۆشەویست دوو پرسیارمان هەبوودان یارژیان درێژترین ئاەت لە قورئانی پیرۆزدا باسی چیەکات بێکومان باسی قەرزەکات ئاەتی 282 لە سوورەتی ئەلبەقەرە. ناوەڕۆکی کام سوورەتی قورئانی پیرۆز پیتی میمی تێدا نییە بێگومان ئەویش سوورەتی ئەلکەوسەرە کە زۆرینەی زۆری هاوڕێیان لەم پرسیارانە لەم وەڵامیانە ڕاستیان کرد. ئێستش ناوی ئەو بەڕێزانەی کە وەڵامیان ڕاست بووە لێرەیە کاکدانیار بێگومان ئێمە هەموو شەوێک یەک کەس هەڵدەبژێرین دوایی لە 29 کەسەکە لە 29 ئەم شەوە یا لە شەوانی جەژنە دوو کەس خەڵاتی تایبەت دەکرێن لەو 29 کەسە. من هەڵیەگرم و ئەیدەم بە بەڕست. خاتو سنوور محەممەد سلێمانی
زۆر باشە بەڵە بەڕەزان بینەرانی ئازیز و خۆشەویست ڕۆژوانانی خۆشەویست کە ڕۆژ بە ڕۆژون و شەویش سەرقاڵی نوێژ و عیبادەت و تەراویح و قورئان و شەو بێدارین ئێمە هەگبەی بەرنامەکەمان مێهری ڕەمەزان بەم شێوەیە کۆیەکەینەوە بڕگە و بابەتەکانمان پێشکەشکردن تا ئەڵلقەیەکی نوێ تا سبەی شەو کاتژمێر 11:30 هەموو لایەک بەخوای گەورە سپێرین. سوپاس بۆ بینەریتان. تاعات و ڕۆژوێ مولایەکتان قوبوڵ بێت ئینشاءڵڵا بەخواتان دەسپێرین. خواتان لەگەڵ.